اگر ام پیوەرانە بە لەبەرچاو گیرابێ بۆ دانانی بودجە من دوو نمونەیەنمەوە. سەیسایق ژمارەی دانیشتوانی 75,000 کەسە لە پرۆژە پێشنیازکراوەکانی ئەم ساڵ 2013 4 ملیار و 230 میلیۆن دیناری بۆ تەرخان کراوە، کەمتر لە 4 میلیۆن دلار. هەڵەبجەی تازە شارە زور دانیشتوانی نزیکی 65,000 کەسە بە ناحیە وەرماوە 3 ملیار و 930 میلیۆن دیناری بۆ تەرخان کراوە بۆ پرۆژە پێشنیازکراوەکانی 2013 ئەم ساڵ. ئەگەر پێوەری دانیشتوان و وێرانکاری لە بەرچاو گیراوە بەڕێی جەنابتان ئەمە پێوەرێکی دروستە ئەم دانانی ئەم پارەیە بۆ ئەو منتیقانە. سوالەکانت هەمووی بۆ نووسمەوە سەرق ینی ڕوز ئەقلامە هەمووی بۆ نووسم بۆ دەنێر ئەوە تا ئەو ڕوز ئەقلام. دابشکردنی بودجەی ئیسیسماری بودجەی تەشغیلی باسی ئەوە ئەکرێت کە لە 131 ئەمساڵ بە لە 169 مەسەلەی بودجەی تەشغیلی. ئێمە ئەگەر ڕازیش نەبووبین و قسەشمان کردی بێ لەسەرەوەی کە بودجەی تەشغیلی بودجەیەکی زۆرەوە بودجەی ئیسیسماری بودجەیەکی کەمە، بەڕێزان خۆ ساڵانە ئەمە بەم شێوەیە نەڕۆیشتووە، تەجاوز کراوەتە سەر بودجەی ئیسیسماری جارێکی تر. بۆ 85 بودجەی تەشغیلی 84 85 تا 86 بەرز بۆتەوە و بودجەی ئیسیسماری هاتۆ بۆ 15 کە ئەمە لادانە بەڕاستی و ئەمە شکاندنی یاسای بودجەی هەرێمی کوردستانە لەلایەن وەزارەتی داراییەوە. ئێمە لە ساڵی 2011 بڕیارماندا کە سندوقێک دابنین بۆ ئەوەی پارەی ئیسیسماری کە ئەمێنێتەوە بشێتە ئەو سندوقە. بەڕێز وەزارەتی دارایی هەتا ئێستا ئەو سندوقە دروست کراوە، ئەگەر دروست نەکراوە بۆ دروستان نەکردووە. چارەسەر چییە؟ بە بڕوای من چارەسەرەکە ئەوەیە تەمان برادەرەکانم و فراکسیۆنی ئێمە هەندێک داواکاریان کەم پشتیوانی و داواکاریان ناکەم و لەسەر ئەساسی ئەوەی کە بودجەی تەشغیلی منیش و برادەرەکانیش هەندێک ڕقەم و داتامان خستە ڕوو کە زیادە ڕەویتایە و ئەکرێ بودجەی تەشغیلی جارێکی تر ڕێک بخرێتەوە بۆەوەی ئێمە بتوانین ئەو داواکارانی کە هەمانە بە هەمومان جێبەجێ بکەین کە گرنگترینیان مەسەلەی دعمی مەسەلەی زیادکردنی موشەی هێزی پێشمەرگەی کوردستانە کە ئێمە نابێت لەسەرەوە بۆسین بەغا پارە دەنێریان نایلێرێ چکە ئەوان پێویستیان بەوە هەیە و مەعیشەتی ماڵ و مناڵیان سەر ئەوەیە. من داواکەم لیژنەیەک دابنرێت بۆ ڕێخستنەوەی موچە و دەرماڵە و بۆ دروستکردنی هاوسەنگی. ئەمە داواکاریە کە ئەکرێ نەک لە ئێستا لە چەند ڕۆژی داهاتوو لە چەند مانگی داهاتوو ئەمە بکرێ و لە ئێستایە سەرباری بوونی ئەم کەم و کوڕیانە من داوای گێڕانەوەی بودجە ئەەکەم جارێکی تر بوو ئەنجومەنی وەزیران بۆ ئەوی لە ماوەی 10 تا 15 ڕۆژ هەموو تێبینەکان لە بەرچاو بگیرێ هەموو هەڵەو کەم و کورتەکان چاک بکرێ و بهێنرێتەوە ئێمە لێرە بە هەمووان ئیقراری بکەین. زۆر سپاس. سیوێر خان أو إيك دقة بس عينك كيبين ما قصح مني. برئيس سروش برلمان سويل عثمان سرتا حزكم باز لهندك برين ليدواني هندك كسان تعليق نية وردانوي كزنية ليرة كلي إعلام باز ذكن درين تعليق برئيس خد لي والله هندكس خد لي والله هندكس خشي من بس بتزق سبك دايش خوم خش خوم بتزق سبك غزال عشان تجيب لي رد لمسان درنتي جاي بيبرا دريم هندك قصة كان ببرا دلم هندق لك خلق هي انت عندنا برلمان الشارع زي ابوريا كسانه كان لوزاره اداريه درين لا برلماني كردستان مناقشه شي زور دكري لسر ياساي بودجا لسر بودجي هرمي كردستان امنيش دري ما وراستا اني زاري جمله راقله ام دري اقساني او خلق ذيك راستا حقي خويانا زاري وادر عندنا برلماني سعاد يان سيت سارق يان بيزدق اقسان دك راس دكن بلان بمرزق راس دكن اگر پەرلەمانی کوردستانیان ئەگەر لە هەرێمی کوردستان ئەمە دیوانی چاودێری و داراییمان هەبە دەستەی نەزاهەمان هەبە
ئەگەر لە ناو پەرلەمانی کوردستان لیژنەی نەزاها هەبا لە ناو پەرلەمانی کوردستان لیژنەی وربینی هەبا جگە لە لیژنەی دارایی و ئابووری ئەگەر ئەو بودجەی کە لە حکومەتەوە دێ لە بۆ پەرلەمانی کوردستان بەو فلتەرانە دابچوو بە ئەمەش پێمان باش بوو لە پەرلەمان بەڕێزان ئەندامانی پەرلەمان 1 سعات یان 2 سعات مناقەشەی بەسیتی بودجەمان کرد بە کەم و کورتیەکان لەوێ تەواو بوو بە ئینجا ئەمە مناقەشەی بودجەمان بکرد بە و پەسەندمان کرد بە مەبەستم ئەوە بوو لێ دەمگۆ پێم مەبڕە بەڵێ جا من سوالێ تۆ دەکەم تو خوای خۆت ئەگەر ئەوانەش هەموو هەبای ئەو قسان نەدەکران نەخێر نەدەکرا فەرموو ئەوە عەفو کاگڕەشید قسان دەکات دەڵێن بزان دەرێت چی بەڕێز تەقریرەکان دەچیتن بودجەکە پیشان دەدرێت تەخمینیەکە دەچی بودجەی فعلی بەڵێ لێرەدا لە راپۆرتەکەی وەزارەتی دارایی هاتیە کە دەرێ لە 1996 بابرین داهاتی سەرچاوەی داهاتی بودجەی هەرێمی کوردستان لەلایەن حکوومەتی عێراقیەوە دابین دەکرێتن یعنی زۆر هۆکاری هینایتەوە بەڕێ سەرۆک پەرلەمان ئەمن دەرێم جاری وا هەیە عرب ئەوە مەسەلەکی هەیە دەرێ هاي الموضوع بيئنا بە کوردیش دەرێن ئەو ماستە مۆچی تێدایە لەبەر ئەوەی کە ئەو ماستە مۆچی تێدایە بامۆکەی لە ناو ماستەکەی دەرینین اینجا ئەو کاتە حکومەتی هەرێم لەگەر حکومەتی ناوەند لەوانەیە ڕێککەون لە بۆ ناردنی بودجەکە بە شێوەیەکی ڕێک و پێک بە شێوەیەکی ڕێک و پێک واتە نە کورتێنانمان دەبی نە حکومەتی فیدرال دەتانی ئەو ها جەنتەلمانانە لۆ خۆی برێ ئەمن حسەی هەرێمی کوردستان نانێرم لە 170 بیبی کاتە 102.4 تخوا بێ زەحمەت ئەگەر قسان دەکەن نازان برێم چی بەرە سەرۆژ پەرلەما هەر لەسەر ئەوەی دەرێت کە حکومەتی فیدرال بوار نادات تەنانەت هەرێم ڕۆڵ بنوێنێ لە دیاریکردنی بە شەوجەی خۆشیدا ئەمن دەرێم ئەی ئەو وەزیرانە لە بەغدا ئیش و کاریان چییە ئەی ئەو وەرپرسانە ئیش و کاریان چییە ئەی ئەندام پەرلەمانەکە ئەندامانی نوێنەران لە بەغدایە ئیش و کارایان چییە حەقوایە هەوڵی ئەوەی بدەن کە بودجەکە لە کاتی خۆی زیاد بکرێن نەک کەم بکرێ ئەگەر کەمیش نەکرێتەوە 170ەکەی بنێرن بەڵام لێرە ئەمە بە گلەییش لە حکومەتی خۆمان بکەین کە ئەو مامەڵەی حکومەتی فیدرال لەگەر هەرێمی کوردستان دەیکا هەمان مامەڵە حکومەتی هەرێمی کوردستان لەگەر پەرلەمان و لەگەر هاوڵاتیان و لەگەر دام و دەستگا حکومیەکان دەیکاتن و دوایش پێ دەرێن سەبەبەکەی چی خاڵەکی دیمان هەیە لە لاپەڕە هەشت هاتیە لە راپۆرتەکە دەرێ حکوومەتی هەرێم بابرین پلانێکی استراتیجی هەیە لە ساڵانی 2012 تا 2016 یەک لەو خاڵانە گرنگیدانە باغدان بە سەرچاوەی داهاتی ناوخۆی جۆرا و جۆری کوردستان جگە لە دەرهێنانی بەرهەمی نەوت باڵکو بە گرنگیدان بە کەرتەکانی کشتتوکاڵ و پیشەسازی و گەشتیاری و کەرتەکانی تر بەرە سەرۆژ پەرلەما ئەمن یەک نمونەی لە کشتتوکاڵ دەینێم کە لە ئێک جێ دەزانم هەموو خاچی کوردستان بە پیت و بەرەکەتە بەڵام یەک نمونەی دەینمەوە لە ناحیەی تەختەق و دەوروبەری و ناحیەی سێگرکان و سەر بە کوێیە تەبعاً دەشتی کوێ ژنوێنەری کوێمان لەبەر ئەوەی ئەو نمونەی دەینمەوە ساڵی پار لە پرۆژە پێشنیارکراوەکان بەنداوەک دەرچوو لە بۆ تەختەق بری 960 ملیاری لە بۆ دەرچوو بوو پار 15 ملیاری لە بۆ دابین کرا بەڵام ئەو سال لە پرۆژە بەرداوامەکان نییە ئەو 15 ملیارش کە کرا هیچ دیار نییە دەبوایە حکوومەت وەزارەتی دارایی لە راپۆرتەکەی ئەو پارانە دیاری بکات لەبەر چی ئەوە سەرف نەکرا لەبەرەوەی کە بابرین ئەو بەنداوە وابزانم جێبەجێ ناکرێتن و فەشەلی هینە لە بواری پیشەسازی هەمان شت ئەمن نمونە بە کوێ دەینمەوە کە دەرێ لە بواری پیشەسازی کە گرنگی پێنەدرایە معمەل تەماتەمان هەبوو معمەلی ئاوی تەماتە پوختەکردنی توتون نازانم چەند ساڵک
دروست کرابوو ئێستا بوویتە فەرمانگەی دادنووسی معمل تەماتە نازام چی لێ هاتەوە معمل مافور باشترین معمل مافور بوو لە هەرێمی کوردستان کەچی زۆربەی هەرە زۆریشی کارمەندەکانی کە ئیشیان لەو معملانە دەکرد هەمووی ژن بوون یعنی سوودێکی هەبوو لە بۆ ژنان بەڵام ئەو معملانە ئێستا لە کار وەستاین تەنها ئەگەر برەی معمل مافور نەبی هەندێک کاری لێ دەکرێت بەڵام کارە چکەمی لێ دەکرێت ئەگەر باز لە گەشتیاری دەکا ئەگەر بایەق بە کەرتی گەشتیاری بدرابی تاکو ئەو ساڵ کەرتی گەشتیاری پارەی لۆ سەرف نەکرا دابین نەکرا عەفو جگە لەوەی کە هەندێکیان برین کەردی تایبەتە بەڵام کەرتی حکومیشەیە ئەو ساڵ نەبی هەندێک پارەی لە بۆ دابین کرا بایەقدان بە کەرتی گەشتیاری بەڵام تاکو ساڵی پاریش دینار چی لە بۆ سەرف نەکرایە ئایا چ پەرە پێدانەک و بایەقدانەکە بەو کەرتانە بینە سەر بواری سیستمی تەندروستی بەس تەندروستی بەس پێشنیار دەکەم ئەمە پرۆژە یاسایەکەیە پرۆژە یاسای بیمەی تەندروستی ئەگەر لە پەرلەمانی کوردستان پەسەندی کەین لە وانەیە بواری تەندروستی برین سوودەچی لێ وەربگیرێ باز لە پێداویستی تەندروستی ناکەم لەبەرەوەی زۆربەی هەر زۆری هاوکارانم باسییان لێکردی و پێویست ناکەم باسی بکەم دانانی گرنگیدان زیاتر بە بواری پەروەردە و خوێندن و خوێندنی باڵا هەر ماوەی دوسێ هەفتە بەر لە ئێستا سەردانی چەند گوندێکمان کرد لە گوندەکان سەردانی قوتابخانەمان کرد لەبەرەوەی قوتابخانە برین دائیرەی حکومیە لەوێ کەچیم بەگشتی دەیرێم قوتابخانە هەبوو درزی دیواری ئەوبەر و ئەوبەری برین دوو ژوور دیار بوو قوتابخانە هەبوو دیواری دیسان قوتابخانەی دیڕوخا بوو یەک شتێکی زۆر سەیرم دیت لە قوتابخانەك لە پۆلێک مامۆستاکە لە بەردەم تەختە ڕێژراوەستا بوو قوتابیەکان هەموو چوبوونە پەنا دیوارەکەی دانیشت بوون لەرزیشیان لێبوو بارانیش بە کەیفی خۆی دەپاری و درۆپەی دەکرد جا کەم تەرخەمیەکە ئەلێرە لە وەزارەتە لە بەڕێوەبەری قوتابخانەیە واتە هەمووی هەر حکوومەت دەگرتەوە تەڵەبە چ بکاتن بچیتە چاردەورەی پۆلەکەی دانیشی لە ناوەڕاستی هەر هەمووی درۆپەی دەکرد جگە لەوەی قوتابخانە هەبوو چەند ساڵە دروست کرایە شەبەکەی ئاوی و ڕانە چێشرایە قوتابخانە هەبوو تاکو ئێستا چەند ساڵە دروست کرایە کارەبای ڕئیسی نەبووە تا ئەمە تەلەفۆنمان لە بۆ دایرەی کارەبای کردیە و هەتاکو لە بۆیان جێبەجێکرایە دانانی ستمی گونجا بۆ وەرگنەی داهاتی ئاو کارەبا هاوکارم کاک سەرهەنگ باسی کرد باسی داهاتی ئاو کارەبای کردکە چۆن وەری دەگرنەوە ئەمن دەرێم ئەگەر دەسەڵات بترێتە وەزارەتی کارەبا دەرێ خەرجی زیاترە لە داهاتی ئەگەر دەسەڵات بدرێتە وەزارەتی کارەبا لە سەرۆکاتی هەرێمەوە بگرا هەتا ئاخیر دام و دەستگا حکومی و حزبی حەق وایە ئەگەر پارەی کارەبای نادەن کارەبایان بۆ بڕێ مافی خۆیەتی واتە یاسایەکە جێبەجێ بکرێ لە بۆ پاشا و گەدا وەک یەکبی بە دام و دەستگا حزبیەکانیشەوە و بە دام و دەستگا حکومیەکانیشەوە دانانی میکانزمی گونجا بۆ پێدانی دەرماڵا بە فەرمانبەرانی حکوومەت ئەلێرە پێشنیاریان کردێ دوای جوابی دەدەینەوە لە راپۆرتەکەی هاتیە بۆیە حکوومەتی هەرێمی کوردستان هیوادارە پرۆژەی یاسای بودجەی هەرێمی کوردستان بۆ ساڵی دارایی 2013 جێگای متمانەی پەرلەمانتاران بی ئەمنیش لەگەر ئەوەمە ئەو پرۆژە یاسای بودجەی پەسند بکرێتن بەڵام بە مەرجەکەش ئەوەیە کە کاردۆ هاوکارم باسی کرد لیژنەیەک پێک بێ چکە بە کەم و کورتیەوە ئەمە ئامادەنی نەبرین دەنجی لە بۆ بدەین و پەسند بکرێ بەڵام ئەو کەم و کورتیانەی لە ناو یاسای بودجەکە هەیە لە ناو راپۆرتەکەی دیاری کرایە جێبەجێ بکرێتن و ئەو کاتەمەش ئامادەینە دەنجی پێ بدەین دێنە دابەشبوونی خەرجی خەمڵاندن بەڕێ سەرش پەرلەمان لێرە هاوکارم باسییان کرد تەخمینکردنی بودجە لەگەر فعلی گەلک زۆری فەرقا حتا بە قەرەبووی فەرمانبەرانیشەوە لە تەخمینەکەی هاتیە بڕی 2 تریلیۆن و برین چەند ملیارەکە لە فعلیەکەی 11 تریلیۆن و چەند ملیارەکە ئەمە دەزانین تەخمین دائیمەن لە فعلی زیاتر دەنووسرێتە ئەوە هەموو بەڕێوەبەری قوتابخانەکانیش فێرە ئەو بەزمە ببوون کە تەجهیزات و کتاب دەهات
چەند قوتابیان هەیە دووقاتیان دەنووسی دەیانگۆ ئەگەر دووقات بنووسی نیوەشمان لێ ببڕن نیوەکەمان هەردەدەنێ بەس ئەوە مەسەلەکە پارەیە پارە کو دەبی ئەگەر وەزارەتێک تریلیۆنێکی نووسیبی وەزارەتی دیارایی 500 ملیاری بداتێ ئەی ئەو تریلیۆنەی کە نووسیتی یان بە زیادەوە نووسیتی حەق نییە وابیتن یانیش کو جێبەجێ کرد ئەو پێداویستی هەیتی ماوەی ئەو ساڵە جێبەجێ دەکاتن بینە سەر دابەشبەندی ئابووری باز لە قەرەبووی فەرمانبەران و کاڵا و خزمەتگوزاری ئەوانە زۆریان باسکرد نارێم ئەوە بڕەکەی ئەوەندەیە و کەمەیان زۆرە بەڵام هەندێک نمونەم هەیە لەسەر ئەوە نووسرایە 950 ملیۆن المسارح ولوازمها 1 مليار و 210 مليار أجهزة موسيقي 907 مليون موجودات ثابتة أخرى لدواي همو موجودات تر انزا موجودات ثابتة أخرى 2 مليار و 26 مليون مخصصات الضيافة كالششمانجي صالي رابردو تنها 736 مليون ينصرف كرديا 1 مليار و 662 دينار بابرين باري كتاب كتيلا ششمانجي صالي رابردو تنها 387 مليون صرف كرديا 703 مليون سجلات صالي بار تنها 84 مليون بوا 277 وثائق صالي بار بششمان 34 مليون دينار بوا اجوري مجاري كداوان كرديا هندق لوزارة كان 3 مليار و 293 وزارة دارایی دستی خوش بی فلسطین ندایته زور باشه 3 مليار و 697 مليون ملابس أخرى دواي همو ملابسك نازم ملابس أخرى يعني تي كدواي همو ملابسك باريس داندرا 662 مليون دينار ورجيرا 107 مليار و 786 مليون دينار أغذية أخرى دواي همو خوارنا كان نسراي أونده مليار من ده لبو خواردن كصالي بار 57 مليار ينصرف كديا 3 مليار و 899 مليون دينار مخصصات ونفقات السفر كصالي بار تنها 16 مليار صرف كرايا 2 مليار و 361 مليون دينار تيجا لمخصصات ونفقات السفر هاتوا بنفقات أخرى نفقات أخرى يعني تيجا كسفروا بلیتی تیاره و هموی دابین کرا جگلوا ئەوەندەیان داوا کردیا بله 2 مليار و 430 مليون اشتراك في الصحف او اشتراك في الصحف وبرزن او لبو فرمانبري اساينيا لبو فرمانبرا بلا برزكان بالا كان حقوالو خوان باري صحف دن هر روزنامه چی دی خوننەوە پارەکەی بدەن ئەوە بگەڕێتەوە لە بۆ خەزێنەی وەزارەتی دارایی زۆر باشترە کە ساڵی پار 809 ملیۆنیان صرف کردیان ئیجارات أخرى جگە لە ئیجارات مەبانی و سەکەن و معدات و مەکائین و ئەوانە داوای 1 مليار و 576 مليونيان كرديا الترفيه الرسمي كدكات وفود علاقات عامة مناسبات رسمي داواي 28 مليار و 607 مليون كرديا كصالي بارتنها 10 مليار صرف كرديا مؤتمرات وندوات 8 مليار داوا كرديا صالي بار 858 مليون صرف كرديا تنظيف الدوائر جيجلا او كومبانياي باكروا كشارواني كان ديكن 28 مليار داوا كرديا لقى 215 كصالي بار تنها 11 مليار صرف كرديا 32 مليار و 356 صيانة وسائط النقل صالي بار 11 مليار صرف كرديا دواي همو وسائط نقل كان هاتيا عفوا 892 مليون دينار لا أخرى يعني تسي ليرة داك همو السيارات جورة السيارات بباس كل ما توروش أتودز نشانت كر أو أخرى يعني تسي ناساني 75 مليون محطات إذاعة وتلفزيون نازم كم محطة إذاعة وتلفزيون صار بخويا تشوكا هر همويان حزبينا 22 مليار و 900 دينار نفقات اللجنة الأولمبية عمل لقير أوينا بايغ ببواري وزش بدري والهم ساري بار 2 مليار ينصرف كدي استدعوا بس 2 مليار كدي خارج دي هي 814 مليار و 553
نفقات أخرى متنوعة يعني لا شجمانجي صالي رابردون وتوتسار ملياريان صرف كردية أو هندق لبابرين بقشتي باسلا سلع وخدمات وصيانة وأخرى وأشتانبو بين السر دابش بندي وظيفي بودجي لا بارادوانزا بودجي بجوري وظيفة سرتشي كانش دابش دكري بو بودجي آسايش برگري برزان برسرش برلمان برزان انداماني برلمان اما هیچ کاتێک لە شەئنی هێزی چەکدار هێزی پێشمەرگە هێزی ناوخۆ ئاسایش بە هیچ شێوەیە کەم ناکەینەوە ڕاستە ماندی بووین شەو ڕۆژ ئیش دەکەن کار دەکەن بە هەموو شێوەیەک ئەگەر وەسفیان بکەین بەڵام ئەمن یەک شتان پێ دەرێم ئەو ئەمن و ئاسایشەی کە لە هەرێمی کوردستان بەرقەرارە لە 160 فەخر و شانازیەکە دەگەڕێتەوە لە بۆ خەڵکی هەرێمی کوردستان کە چاوی لە تیرۆر نییە چاوی لە کوشتنی خەڵک نییە چاوی لە تەقینەوەی نییە لۆ خۆی بەشدار نییە لەو کارانە لەبەر ئەوە دەرێم ئەوە دەگەڕێتەوە لە بۆ خەڵکی کوردستان هاوکاری هێزەکانی چەکداریش دەکەن بە پۆلیس و ئاسایشەوەش بە پێشمەرگەوە نمونەشمان لەسەروەی هەیە ساڵانی پێشووتر چەند کارەساتی زۆر ناخۆش ڕوویدا هەرچەندە هێزی چەکدار و ئاسایش هەبوو پۆلیس هەبوو هەموو شێوەکی برین چەکداری هەبوو بەڵام تەقینەوەش ڕوویدا زۆر بەداخەوە لە ئێکی شوبات 300 کەس شەهید بوو کارەساتەکە ئەو کەسێک کە ئەوەی ئەنجامدا لە ناو هەرێمی هاوڵاتی هەرێمی کوردستان بوو جگەلەوەی باندێکی تیرۆریستی هەبوو باش بوو بە هەوڵ و کۆششی هەموو لایەکەوە کە خەبەردرا خەبەری ئاسایش درا لەو باندەی کە شێخزانە تێدە بەشدار بوو لە ناو ئەو باندەش کەسانێک هەبوون لە ناو هێزی ئاسایش بە پلەی ڕائید بوون خب باش بۆ الحەمدلله واستەکاری نەیخوات هەموویان ئیعدام کرا و بمبڕکرا ئەو کارە تیرۆریە واتە ئەمن دەیرێم لە 160 فەخر و شانازیەکە لە بۆ خەڵکی هەرێمی کوردستان دەگەڕێتەوە ئینجا لە بۆ ئاسایش و دەستگا ئەمنیەکان و دەستگای پۆلیس و وەزارەتی ناوخۆ بەرە سەرۆک پەرلەمان لە لاپەرە 13 خاڵی شەشەم هاتیە خەرجیەکان لەوانە فڕۆکەخانەکان هاوکارم کاک سەرهەنگ زۆر بە جوانی ڕوونی کردەوە شی کردەوە باسی لەوەش کرد کە برین ئێستا دوو مەتارەیە دوو فڕۆکەخانەیە بەڵام ئەمە دەیرێن مادەم فڕۆکەخانەی دوهۆک نەچوویتە بواری جێبەجێکردنەوە پاریش بودجەی لە بۆ دانرایە ئەو ساڵیش بودجەی لە بۆ دانرایە ئەوە لە سەرزاری هەردوو بەڕێوەبەری فڕۆکەخانە نیشتن و بابرین هەستانی فڕۆکە وەکو سەیارە و وەکو بابرین وەسایل نەقلەکانی دینیە پەیوەندی بە ژیانی هاوڵاتیان هەیە ژیانی گەشتیاران هەیە ئەنجا بە بێگانە و بە خۆماڵیەوە لەبەرەوە من یەک پێشنیار دەکەم مادەم فڕۆکەخانەی دووەک نەچیتە بواری جێبەجێکردنەوە ئەو 50 ملیارەی ئەو سال لە بۆی دابین کرایە ئەو 50 ملیارە بدرێتە فڕۆکەخانەی هەولێر و سلەیمانی ئیش و کارەکانیان پێجەبێت جێبەجێ بکرێ بەڵام لە ساڵی دواتر کە دێ قەڕەبوویان بکرێتەوە لە جیاتی 50 ملیار حەز دەکا بەشی هەردوو فڕۆکەخانەی هەولێر و سلەیمانیش لە بۆوان سەرف کرێ باشترە کو لێرە پلانەکدان درایە ئەو سال پرۆژە پێشنیار کراوەکان زۆر کەمترە لە پرۆژە بەردەوامەکان دەبێت ئەوەی پرۆژە بەردەوامەکان تەواوی ئەنجا پێشنیاری نوێ هەبی ئەو فڕۆکەخانەش ئەگەر ئەو بڕەپارەی دانرایە لە بۆ وانە سەرف بکرێ لە بۆ سەلامەتی هاوڵاتیان و گەشتیارانە زۆر باشە بەنسبەت وەزارەتی گواستنەوە گەیاندن با ئەمە تەکلیفێک لە حکوومەت بکەین پەیوەندی بە وەزارەتی دارایی هەیە پەیوەندی بە وەزارەتی پلاندانانەوە هەیە ئەنجومەنی وەزیرانەوەیە گلەیەکی یەکجار زۆریان هەبوو کە دەیانگۆ دەمە نازانین پرۆژێک دەکرێت نازانین چەندە لۆمان دەردەچی نازانین چەندە ئەوڕۆ تەلەفۆنێکمان لەگە دەکرێت ئەوەندە پارەتان هەیە بەیانی گۆڕایە دەرێن ئەوەندە پارەتان هەیە واتە ئەو وەزارەتی گواستنەوە گەیاندن یان سەلاحیەتیان بدەنێ ئیش و کارەکانیان بەڕێک و پێچی بەڕێوە بچی یانیش ئەو وەزارەتەی هەڵبوەشێنەوە و دام و دەستگایەکانی باسەر بەلایەنەچی دیبیتن ئەوە لەسەر داوای وەزارەتی گواستنەوە گەیاندنە بێنە سەر بودجەی وەبەرهێنان بودجەی وەبەرهێنان 5 تریلیۆن و 300 و بابێ 333 ملیارە 334 ملیارە عەفوم بودجەی وەبەرهێنان بەڕێزان ئەمن نارێم ئەوەیە کەمە بودجەی وەبەرهێنان بودجەکی باشە کە لە بۆی دانرایە ئەویدی دەڕوا بە ئەمە ئەگەر ئیسادینە سەر وەزیفی
زۆر باشە هیچ عیبی نییە زۆرە کەم نییە بەڵام بە مەرجێک ئەو بودجەیە هەمووی سەرف بکرێ لە بواری ئیسیسمار نەک ئەو بودجە نیوەی سەرف بکرێ نیوەکەی دی دەرێن چی لێ هات پێمان نارێن چی لێ دەرێن ئەی ئەنگۆ مخصصاتی پۆلیس و ئاسایشتان زیاد نەکرد ئەی ئەنگۆ مخصصات و پارەی مامۆستایان و کارمەندانی وەزارەتی پەروەردەتان زیاد نەکرد یعنی ئەو پاساوانە دەینەوە نەخێر با سەرف بکرێتن لە بۆ ئیسیسمار ئێستاوەمان جیەکە دەتانن ئەگەر ڕۆتین کەم بکرێتەوە لە ناحکوومەتی هێرێم لە هەموو دام دەستگاکانی حکوومەتی هێرێم تەندەرین بکرێ گرێبەست دەکرێتن ئیطلاقی پارەی بکرێ لە بۆ بەڵێندەرەکان بەشک و ئەوانش بستە بواری جێبەجێکردن هیواداری ئەو 5 تریلیۆنەی ئەو سادابیم کرا لە بۆ ساڵە چیدی وەگەورۆ نازام ئەمە لێرە نینە وەزبە چیدی لێرەیە ئیشاڵە دەستخۆشی بکەن و برێنەوە سەرف کرا لە بۆ بودجە ئیسیسمار بینە سەر دەرێ لە لاپەڕەسی ڕێگەنەدان بە بەشداری هەرێم لە داڕشتنی سیاسەتی دارایی و دانانی بودجەی عێراق ئەوە باسییان کردیە کە دوو کۆبوونەوەیان کردیە لە سیوێکی نوێی 2012 لە 20 دەی 2012 کۆبوونەوە کرا و پێ ڕێککەوتینە لەسەر ناردنی پارەی هەرێم لە بۆ هەرێم لە 17 بەڵام بەرە سەرۆژی پەرلەمان ئەو گرژی و ئالۆزیەی کە باسم کرد ئەو مۆی لەو ماستەی دەرینن وابزانام جێبەجێ دەبی ئەوە شەمووی پەیوەندی بە نەوتەوە هەیە هەوڵەکانی حکوومەتی هێرێم بەدەستێنانی مافەکانی لە بەغدا ئەوە باسم کرد چکە ئەو دوو بەروارەی تێدایە دینە سەر خەرجی سیادی و نەفقاتی سیادی دوای ئەوەی کە لێی دەردەینێن حەق وایە کە لێرە بە پێی مادەی لە دەستوردا هاتیە یان لە یاسای بودجێ عێراقدا هاتیە ئەو خەرجی سیادی زیادەکان کە دەمینێتەوە وەفرەکە کە دەمینێتەوە ڕێککەوتینە لەسەرەوەی بخرێتە ناو سندوقە گیان بگەڕێتەوە بودجەی وەزارەتی دارایی ئەو کاتێ لە 17 هەرێمیشی لێ بدرێ هیوادارین حکوومەتی هەرێمی کوردستان هەوڵی جدی بداتن بێمنەت نەبیتن لە بۆ وەرگرتنەوەی و شەرمیشی ناوێتن دەبی حکوومەتی فیدرال خاڵەکی لاوازی حکوومەتی هەرێمی لەبەردەستادابی لێە بەو شێوەیە مسرە لەسەرەوەی لە 17 هەرێمی کوردستان نەرێتین بەشەری بودجەکەی نەرێ بەڵام ئەمە گلەیی لە حکوومەتی عێراق دەکەین حکوومەتی هێرێم گلەیی لە حکوومەتی عێراق دەکا دەرێ وەفری ئەو پارانەی نەفقاتی سیادی کە داکو ئێستا ڕێککەوتینە لە بۆمان نهاتیە بە ئەمەش ئەو گلەیەی لە حکوومەتی هەرێم بکەین برێن وەفری ئەو پارانەی کە لە بودجەی تەشغیلی دەمینێتەوە لە وەزارەتەکان هەمووی سەرف نابی لە ئەو پارانەی کە لە بۆ باج و برین ئەو ڕسوماتانەی کە وەردەگیرێ داهاتی هەرێمی کوردستانە ناستە بەغدا وەفری ئەو پارانەی لە پرۆژەی ئیسیسمار دەمینێتەوە بە هەمان شێوە حکوومەتی هەرێمیش لە بۆمان دیاری ناکاتن مستحقاتی پێشمەرگە باسی ناکەم زۆریان باس کرد ببتێ هێزەکی نیشتیمانی ژمارەی تەواو بدەنە حکوومەتی عێراق نەبتە ئیستاژ نیشانەی دوو ئیدارەی پێوە دریارە ئەو کاتی عێراق ناتوانی کە مستحقاتی پێشمەرگە نەنێری کە 7 تریلیۆنە و مافی خۆمانە وەری بگرین بینە سەر پەرەپێدانی هەرێمەکان بەشی هەرێم لە پترۆدۆلار ئەو سار 42 میلیۆن دیناریان 400,000 دیناریان لە بۆ دانرایە کە مستحقاتی هەرێم دەرێ بە پێی ئەو ژمارەی برین ئەو ژمارە بەرمیل نەفتانەی کە دەینێری ڕۆژانە 250,000 بەرمیل جارانی 17 دابش 16 عفو هەمووی دەرێ دەکاتە 106 میلیارد و 397 ئەم گۆش حەق خۆشمە بن لەو حەقەی بە هەموو لایەکەوە بەڵام ئەمنیش دەرێم حەق نییە لێتان خۆش بم لە حەقی پترۆدۆلاری کە پترۆدۆلار مافی خۆیتی قەزای کۆیە ناحیەی تەختەق لە هەموو حەقلیشی واشۆک ئەو خێر و بێرەی هەرێمی کوردستان هەمووی ئەوەیە مافی هەموو خەڵکی کوردستانە لی سودمەندبی بەڵام جاری وا هەیە دەبی حسەی هەسەد لە بۆ ئەو ناچانە بیتن کە بەرهەمی نەفتی لێ هەیە بەڵام زۆر بەداخەوە کە ئەو سار پرۆژەکانی وەبەرهێنانی تەقتەق و کۆیە نەگەیشتە 4 ملیار دینار جگە لەوەی ناحیە سێگرکان و سکتانیش سفرە دێنە سەر بودجەی تەواوکاری زۆر باشە کە دەرێ بە پێی ئەو مادانە بە جۆرەی مادەی 23 لە قانونی بودجەی عێراق بۆ ساڵی 2012 نایخوونمەوە
کەواتە بودجەی تەواوکاری ئەو بودجەیە کە دوای ئەوەی کە نەفت دەفرۆشێتن سعرەکەی بەرز دەبتەوە ئەو بودجەی تەواوکاریە بڕیار درایە کە حکوومەتی عێراق لە 125 بدرێتە هاوڵاتیانی هەموو عێراق هیواداری لەو لە 125 ئەگەر ئیشەڵا بەدیکرا ئەو بودجەی تەواوکاریە لە بۆ هەرێمی کوردستانیش بێ بەشک و هاوڵاتیانی کوردستانیش لێی سودمەند دەبن و دابەش بکرێتن. داهاتە سنووریەکانەوە زۆر باسکرا باسی ناکەم. دابینکردی بودجەی پێشمەرگە لەلایەن هەرێمەوە باسکرایە بەردەوام بووم. یەک لە گرفتەکانی کە باسی دەکا کە کورتێنانی هینە بەردەوام بوون لەسەر پێدانی پێشینەی خەرجەکان. بەڕێزان ئەمە پرسیارێک دەکەم لە وەزارەتی دارایی پێشینە و قەرزەکان ڕاستە درایە هەرچەندە 2 مانگە ڕاوەستایە ئەوان دیاریان کردیە کە ئەوانەی سوودمەند بوونە بە ژمارە دیاری کردیە ئەو بڕە پارەی وەرز ژیرایە ئەویشیان دیاری کردیە بەڵام دیاریان نەکردیە کە چەندیان وەرگرتیتەوە کە ئەوی وەری دەگریەوە ئەگەر هەرچەند دەبیتن مدەوەرە پاش 1-2 ساڵی دی حکوومەتی هەرێم وەزارەتی دارایی پێویست ناکاتن لە بودجەی گشتی پارەی بداتە قەرز واتالەوەی کە لۆی دەگەڕێتەوە دەتوانێت بیداتە هاوڵاتیان و لێی سوودمەند بن بەڵام ئەوەی نەکاتە پاساو. خاڵەکی دی هەیە دابینکردنی کارەبا باسی ناکەم ئەو کارانم زۆر باسییان کرد تەنها لێرە دەرێت لە جیم دەرێ بە جۆرێک کە تاوەکو بەرواری 11/2012 وەزارەتی دارایی ئابووری بری 3 تریلیۆن و 824 میلیارد دیناری بە قەرزدایە خانوبەرا و سەرگیری نیشتە جێبوون ئەمنیش دەرێن بەڕێز وەزارەتی دارایی ئەی ئەو 2 تریلیۆن و 44 میلیارد دینارەی کەمایتەوە لە پارەی بودجەی ئیستیسمار ئەدی چی لێهات؟ زۆری ژمارەی فەرمانبەران ئەمن هیچ نارم فەرمانبەر ژمارەیان زۆرە هەر ئێک لەو جەماعەتەی کە دانیشتینە خوشکوبرایەکی تەخەڕوج بکە هەوڵی ئەوەی دەدا تەعینی بکاتن لە باشترین جێش تەعینی بکە ئەو گەنجانەی کە تەخەڕوج دەکەن چەند ساڵان دەخونن چاویان کۆر دەبی ئی کولیە توپ تەواو دەکا ئی هەندەسەی دەواو دەکا ئی ئامادەیەکان و بە کەلۆریەس تەواو دەکا ئەی ئەگەر مافی نەبی دابمەزرێتن ئەی ئیشوکاری بستە چێن دەرەبەچی بژیە بەو 150 کە پێی دەرن بیمەی بێکاری وەزارەتی کاروباری کۆمەڵاتی خێری پێ بکاتن ئەی ئەو هاوڵاتی مافی ئەوەی نییە لەو زەبەلاحەی کە هەمانە لە هەرێمی کوردستان و لەو داهاتە نەوتەی کە نازانین چەندە داهاتی نەوت مافی خۆی نییە سوودمەند بیتن لەوەی بەڕێز باسی لە موچەی دەرێ کە 160 ئەمەش دەگەڕێتەوە بۆ زیادبوونی موچەی فەرمانبەران و خانەنشینان خانەنشینان ئەوانەی سنووری بابرین ئیدارەی سلەیمانی قەرەبووی 7 ساڵەکەی هەتا دونیا شێش تەلەفۆنیان کردیا خانەنشینان دەرێن ئەوانە تاکو ئێستا ئەمە ئەو قەرەبوومان وەرنەگرتیتەوە هیوادارین وەزارەتی دارایی بەڵام ئەگەر 2 مانگ 3 مانگی دیش تاخیریکە بەڵام بە کاش بیانداتێ نەک هەرمانگەی 200,000 300,000 دیناری بداتێ کە لەی سوودمەند نەبی بتوانی با 3 مانگ تاخیری کاتن بەڵام بە کاش بیانداتێ پارەکە باشترە. بەڕێز بینە سەر موچەی شەهیدان طبعا ئەو هەفتەیەک برێن چەند ڕۆژێک بەر لە ئێستا لە ئەنجومەنی وەزیران موچەی وارسی شەهیدان زیادی کرد ئەو موچەی کە زیادی کرد طبعا خاڵەکی ئیجابی بوو ئەوە یەک بە مبالغەش نایرێم بە هیچ نەوعەکیش نایرێم حەز دەکەی لە پرۆتۆکۆلیش ڕەشیکەوە بەڵام دەیرێم ئەو هەموو خەڵکەی لە هەرێمی کوردستان کە دەژیتن و بە کەیفی خۆی سەفەر دەکات دەڕوا وەزیرە ئەندام پەرلەمانە سەرۆکی هەرێمە هەموو حزبولایەنە سیاسیەکان لە برین لە نیوچەوانی خونی ئەو شەهیدانەیە کە خۆیان بەخت کردیە لە پێناوی ئەو کوردستانە ئەوە لەگەرەوەم خاڵک بەڵام ئەو موچەی کە زیادی کرد لە بۆ موچەی شەهیدان دەستیان خۆشبی بەڵام ناعەدالەتی تێدا بوو ناعەدالەتەکە ئەوەیە وارسی شەهیدی سەنگەر لەگەر واسی شەهیدی جینۆسای 150,000 دیناری لۆ زیاد کرا بەڵام وارسی شەهیدی هاوڵاتی 50,000 لۆ زیاد کرا کە ئیوی کردیە 300,000 ئیوانیش هەرچەندە ئەو زیادەش بەشی بژێوی ژیانیان ناکا لەبەرەوەی گرانی یەکجار پشتی برین هاوڵاتیانی شکاندیە ئەمن ئەو هەم تەحلیل کردیە
ئەو موچەی ئەو زیادەی کە لە بۆ ئەو وارسی ئەو شەهیدانە وام تحلیل کردیە وارسی شەهیدانی سەنگەر وارسی شەهیدانی جینۆسایەت دیارە ڕۆژێ سێ جەمنان دەخۆن بەڵام وارسی شەهیدانی هاوڵاتی ڕۆژێ جەمەگنان دەخۆن چکە 150,000 ئەوان 150 وەردەگرن ئەوانش 50 وەردەگرن غەڵەت تێگەن نەگەیشتیمە و بە نسبەش نییە بەرە سەرۆک پەرلەمان خاڵەکی دی حکوومەتی هەرێم دەرێ ئەو دەرماڵەی لە بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەو دەرماڵەی لە بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان هەیە لە هەرێمی کوردستان هەیە لە بەغدانیە داوای ئەوەی دەکا ڕێنمایی نوێ دەرچی ڕێنمایی تازە دەرچی تەنها دەرماڵەی زەوجی و ئەولاد هاوتا بکرێ لەگەر عێراق تەسەور ناکەم هیچ ئەندام پەرلەمانێک ڕازی بی بەوەی یەک لە فەرمانبەران لە مامۆستایان لە هەرێمی کوردستان تێدا زەرەرمەند بن بە هاوتاکردنی موچەکانیان ئەوە دەرێ لێرە لە جیم خاڵی جیم لاپەرە 37 دوو یاسا هەیە لە هەرێم بۆ موچەی کارمەندانی مەدەنی کاریان پێدەکرێ ژمارە 22-23 کاتی خۆی حکوومەتی هەرێم دەری چواندیە ئێستا ئەگەر بیەوێ پەشێمان ببتەوە زۆرینەی مامۆستایانی زانکۆ ئەوانە تێیدا زەرەرمەند دەبن چەند هۆکارێکی تر هەیە لێرە بەرە سەرۆک پەرلەمان باز لە زیندانیانی سیاسی کرا یەک لە هاوکارمم لە بیرم نییە زۆر جوانشی کردەوە و زیندانیانی سیاسی یاسایەکە تەواو بووە ئیشوکارەکانیان هەندێکیان تەواو بووە بەڵام لە ئەنجومەنی وەزیران هەرقەلەی خڕایتە ناوی جێبەجێ ناکرێ یەک جگەلەوەی دەرێن هەرچەندەمە تەداخلی ئیشی قەزا ناکەین دەڵێن هەفتەی 2 ڕۆژان حاکمەکەدا دەنیشی دوسێ معاملە بەڕێ دەکاتن و ئەوانی دیش بەجێ دێلی واتە بە یەک حاکم ئەوەندە معاملە ناڕوا هیوادارین ئەو جارەی وە بکەن ئایا لیژنەی دیدا دەنێن حاکمی دیدا دەنێن یان ئیشەکان جێبەجێکەن ئەو کەسەی ئیشەکەشی لەلایە با ناوەکەی نەیرێم چونکە ناوەکەشی لە ئەنجومەنی وەزیران دیارە و با باسی نەکەم کاریگەری سلبی لەسەر دابەزینی لە 115 موچە بودجەی بەکاربردنی ساڵی 2012 هیچ کاریگەری سلبی تەسەور ناکەم لەسەرەوەی هەبیتن لەبەر ئەوەی نەک ئۆپۆزیسیۆن بەڵکو فراکسیۆنی کوردستانیش تحلیلێکی وای کردبوو لە 115 بودجەی بەکاربردن جگە لە مۆزەفین کەم بکرێتەوە شیش کراوە و دابەشی سەر سەکتەرەکانیش کرا واتە ئەگەر لە سلع و خەدەمات و مەوجودات نادارایی ئەوانە حکوومەتی هەرێم یان وەزارەتەکان زێدەڕۆییان نەکردبی کاریگەری سلبی نابیتە لەسەر ئەو وەزارەتانە کە باز لە کلۆریش دەکرێت لە وەزارەتی شارەوانی یان کڕینی مەوادی پاککەرەوە بەڵکو کلۆریشیان بەکارهی نابوو وەزیری شارەوانی باسی کرد گوتی ڕاستە هەندێک تەسیرمان لێکرا بەڵام کلۆریشمان بە دوایی بەکارهینە دێنە سەر لە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی 418 ملیار دینار دەدرێ شەلەل دەماغ نابینە کورتەباڵە نابیست و بابرین ئەوانە لەوانە چاودێری خێزان کەمەندەم بەرە سەرۆک پەرلەمان بیستیتم ئەو موچە هەبوو 30,000 دیناری و 37,000 چەند مانگە ڕاوەستایە ئەو موچەیە نادرێتە ئەو خەڵکانە بەڵام ئەمە پێشنیار دەکەم ڕاستە لیژنەکی لە بۆ دابندرێ ئیوا هەیە وەزعی مادی زۆر باشە ئەو 30,000 دینارە یان ئەو 37,000 دینارە ئەگەر لێشی ببڕێ هیچ تەسیر ناکە بەڵام ئەوەی کە فەقیرە و هەژارە و کەم دەرامەتە بخرێتە سەر تۆری پاراستنی کۆمەڵایەتی 30,000 دینار هەرپارە نییە دەکاتە 1 ملیشک ئەگەر بچی بیکڕی یعنی ئەو خێزانە کوپێەوەی بەڕێدەچی ئەگەر بیخەنە سەر تۆری پاراستنی کۆمەڵایەتی ببتە 150,000 دینار زۆر باشە تەسفیەکەن ئەوە یەک کەمەندامان ماوەی مانگەک زیاتر وابزانم 32 ڕۆژ بوومانیان گر لە سلەیمانی زۆر لە خەڵکی ڕۆشنبیر کۆمەڵی مەدەنی ڕۆژنامەنووس ئەندام پەرلەمان ئەوانەی پەیوەندی بە لیژنەی کاروباری کۆمەڵاتیشەوە هەیە سەردانی کەمەندامانیان کرد بەڵام زۆر بەداخەوە کە هاتنە هەولێرێ ماوەی 24 سەعاتی پێ نەچوو هەموویان ئەو وێنە تراژیدیەی کە لە ئیعلام دیتمان زۆر ناخۆش بوو داوایان کرد کە موچەکانیان زیاد بکرێ لێرە پێشنیار دەکەم موچەی کەمەندامان زیاد بکرێتن ئەوە کەمەندام دوو حەقی لە سەرمان هەیە لەبەرەوەی کەسێکی ئاسایی نییە
ئەگەر لە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی 480 ملیارەکەش بەش ناکاتن دەتانین لە سلع و خەدەمات و ئەوانەی دی بخرێتە سەر سوودی کۆمەڵایەتی لە بە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی. وەزارەتی شەهیدانەوەش باس بوو ئێعانات خەرجیەکانی تر داهاتی نەوت باسی ناکەم زۆر باس کرا پێویست ناکەم باسی بکەم. یەک دەقەمە بەرە سەرۆک پەرلەمان بەنسبەت لیژنەی بابرین راپۆرتی لیژنەی دارایی ڕاستە هەمووی ئەرقام بوو دووبارە نووسرابەوە پێشنیاری باشیشیان کردیە بەڵام ئەو پێشنیارانەی کە کردیان دەبوایە برێ لەو بودجەی بینە چارەسەری بکەین چارەسەر بکرێ نەک چەند خاڵەکیان هەیە دەرێ لە بۆ داهاتوو واتە لۆ بودجەی 2014 خاڵەکی دی هەیە ئەمن پشتیوانی لە هەموو قسەکانی پەیامخان دەکەم کە داوای کرد بابرێن بودجەیەکی تایبەتە گرنگیدان بە ئەنجومەنی باڵای خانمان ئەنجومەنی باڵای خانمان ئەگەر یاسایەکەیان دەرچی ئەوانیش سەربەخۆ دەبن لە بودجەی هەرێمی کوردستان بودجەیەکی تایبەتیان سەربەخۆیان لە بۆ دادەندرێ جگە لەوەی چەندین نووسینگە زیادی کردیە لەوەی بەڕێوەبەرەتی بەرەنگاربوونەوەی توندوتیژی خێزانی. تا زۆر سپاس کوڕزاوە پەیمان خان لیژنەی دارایی تەوزیح بەس وەڵامدانەوە نا تەوزیح فەرموو. بەڕێز سەرۆک پەرلەمان تەوزیحێکم هەیە ئەگەر زانیت وەڵامدانەوەیە بم بڕە و ڕاوەسم قسە ناکەم. هەندێک ئەوە تێبینیمان کردووە لە ڕاستیە دوو جۆر موازنە هەیە لە ناو دەوڵەتە موازنەیەکیان پێڵێن موازنەی بنووت موازنەی چکەمانەیە پێڵن موازنەی بەرامجی. ئەو موازنەی بنوودە بۆ ئەو وڵاتانەیە کە قطاعی عام مسەیترە بەسەر چالاکیەکانە یعنی دەوڵەت مسەیترە هەرێمی کوردستان و عێراقیش بەشێکە لەو موازنەیە کە بەشێکە لەو چوارچەوەی کە موازنەی بنووت بەکارێن ینی لەو سیستمە بەپێی سیستمی جنرال فایل سیستم بەپێی ئەم سیستمە حساباتی سەرەکیمان هەیە حساباتی لاوەکیمان هەیە نەفقات ئەکرێ بە چەند حساباتێکی سەرەکیەوە بە 7 حساباتی سەرەکی کولی حسابێک لەو حسابانە وردەبێتەوە بۆ حسابی ورتر کولی ژمێرەیەک لەو ژمێرانە تعبیر لە نەشاتێکەکە لە چالاکیەکەکات ئەو چالاکیانەی کەوا باوە لەو وڵاتە ئەگەری ئەوە هەیە چالاکیەک هەبێت یان بوارێک هەبێت لە موازنەی بنوودا نەهات پێ بەڵام دێتە پێشەوە تۆ حسابێکی بۆ دروست دەکەی پێڵێن حسابات یاخود حسابێک ناوی ئوخرای لێنەی ئەو ئوخرایە بۆ چییە؟ بۆ ئەو شتانەیە کە ناوی نەهاتووە لە ناو موازنەی بنوودا ئەگەری ئەوەیە هەڵبێن جا ئەو ئوخرایە لەوانەیە لە هەرێمی کوردستان شتێک بێ لە ئەردەن شتێک بێ لە وڵاتیشکە شتێککە بێ لەبەرەوە مەسلەیەکی حسابی صرفە و مەسلەیەکی فەنیە لە میزانەی بنوودا هەیە و لە سجلاتی حسابیە هەیە وشەی ئوخرا. سپاس. بەڕێز سەرۆک پەرلەمان من لەو بڕوایەوەی کە ئیشی هەمومان هەم ئێمە وەکو پەرلەمانتار و هەم ئەو وەزیرە بەڕێزانە وەکو نوێنەرایەتی حکوومەت ئەوەیە کە لەم چەند ڕۆژەی گفتوگۆکردنی بودجەیە ئیش لەسەر ئەوە بکەین کە بە فعلی ئەو بودجەی لە پەرلەمانەوە پەسەند ئەکرێ و دواتر لە بوار و سێکتەرە جیاجیاکانە سەرف ئەکرێ لە خزمەتی تەواوی چین و توێژەکانی کۆمەڵا بن کە پێم وابێ ئەمە هەدەفی حکوومەتیشە بە دەرەجەی یەکەم کە ناردوویەتی و دوجاریش هەدەفی ئێمەشە کە لەو کەم و کوڕی یاخود لەو بۆشاییانەی کە تایە هەبێ ئێمە پڕی بکەینەوە. بۆیە لەو ڕوانگەیەوە من ئەزانم هەندێک ئیش کراوە لە هەرێمی کوردستانە و بەشێکی ئەو بودجەیە بۆ ئەو بوارانە تەرخان کراوە کە پێویستە بکرێ بەڵام بڕوام وایە کە نەپێویست ئەکا ئێمە دەستخۆشی لە حکوومەت بکەین و نە حکوومەتیش دەستخۆشی لە ئێمە بکات لەبەر ئەوەی هەر یەکەمان بە واجبی خۆمان هەڵئەسین. لەو ڕوانگەیەوە
من ئەو تێبینیانەی هەمە لەسەر راپۆرتی حکوومەت لەسەر بودجەی 2013 ئەی خەمەڕۆ سەرەتا لە استراتیژیەتی حکوومەتەوە دەست پێ ئەەکەم کە لە خاڵی دووەوە کە باز لە زیادەڕۆیی ئەکا کەمکردنەوەی زیادەڕۆیی وەکو یەکێک لەو استراتیژیەتانی کە ئەوان ئەیگرنە بەر بۆ نەهێشتنی ئەو کەم و کوڕیانەی یا ئەو خەلەلانەی کە لە بودجەیە هەیە. بەڵام لێرە پرسیارێک دروست ئەبێت ئەو ئالیەتە چییە کە حکوومەت پێی وایە ئەتوانێت زیادەڕۆیی کەم بکاتەوە کە ئەسڵ ئەوەیە ئەبوایە ئەو کەمکردنەوەی زیادەڕۆییانە لە ناو بودجەکەیە ڕەنگی بایەتەوە. من هاوکارانم زۆر نمونەی زیادەڕۆییان خستە بەرچاو و کۆمەڵێک ئەوەی کە ئێستا بەڕێز دکتۆر ئاراس ئیشارەتی پێکرد خەرجی دیکە و جلوبەرگی دیکە و ئەمانە لە ڕووی با بڵێن علمی حسابیەوە یا ئەو خشتەی کە هەیە بوونی هەیە و وەزارەتەکان و بەڕێوەبەرایەتیەکان لە شوێنی تایبەتە سەرفیاتی لێ ئەکەن. بەڵام ئێمە گرنگە قسە لەسەر ئەوە بکەین کە ئەوانە لە تەنیشت ئەوەی کە وجهی حەقی تایە بۆ سەرفکردنی چەنەوەچی ناحەقیشی تایە بۆ سەرفکردنی. ئەگەر من چەند بەشێک لەوانە بە نمونە بێنمەوە لە کۆمەڵێک کرێ و خەرجی بە نمونە کرێی تەلەفۆن، خەدەماتی شەبەکەی معلومات، بەشداری ڕۆژنامە، سوتەمەنی، سیانەی سیاراتی کار، سیانەی سیاراتی ساڵۆن، مخەسەساتی ئیستثنائی. کۆی ئەمانە ئەکاتە 840 ملیار و 526 ملیۆن. من ناڵێم ئەمانە هەمووی زیادەن و نابێ دابنرێ، بەڵام ئەگەر ئێمە سیر بکەین لە ناو سەرفیاتی بەتەنیا ئەمانەیە چیمان هەیە ئێمە کە ئەکرێ لێرەیە ئێمە زیادەڕۆیەکان کەم بکەینەوە و ئەوەی وەچی حەقە بۆ ئەو بابانە بهێڵڕێتەوە وەکو خۆی. ئێمە بەتەنیا لە پلە تایبەتەکانی سنفی ئەلف و با 1295 کەسمان هەیە کە ئەمانە وەزیرن، بریکارن، ڕاوێژکاری ئەقدەمن، هەموو ئەو پلە تایبەتانن. ئەگەر ئێمە ئەمانە کۆ بکەینەوە واتە 1295 سیارە بە شەخصی دراوە بەم کەسانە. ئەمە جگە لە پلەکانی تر کە پلەی بەڕێوەبەرن یا بەرپرسی بەشن و لە ناو وەزارەتەکانە سیارەیان دراوەتێ. لایەنی کەمی تێچووی بانزینی وقودی هەریەک لەم سیارانە وەربگرین بە 400 لتر بیخەمڵێنین ئەکاتە 518 هزار لتر بنزین. جگە لەوەی کە ئەو با بڵێن ئەمانە لە کۆمەڵێک ئەچێتە بواری زیادەڕۆییەوە چونکە زۆر ئەو سیارانە تێچوونی چاکردنەوەشی هەیە. لە هەمان کاتە حکوومەت لە دوای کڕینی ئەو سیارانەش نابێتەوە بە خاوەنی هیچ کام لەو سیارانە بە چ بەڵگەیەک بۆ بەڵگەیەی کە حکوومەتی هەرێمی کوردستان بە نووسراوی ژمارە 2180 لە 11/9/2011 نووسراوێکی ڕسمی دەرکردووە سەبارەت بە ئۆتۆمبیلی میری لای بەڕێزان وەزیر و بریکاری وەزارەتی خانەنشین کراو و ئەوانەی لەو پلێدان یەک ئۆتۆمبیلیان لا دەمێنێتەوە و تا لە ژیان دابن و گشت باسی ئەوەکە کە خەرجەکان لەم مەرحەلەیە خەرجەکانی ئۆتۆمبیلەکان لەسەر خۆیانن. بەڵام قسە لەسەر ئەوەیە کە تۆ لە دوای خانە نشینکردنی ئەو پۆستانەش کە ژمارەیەکی زۆرە حکوومەت نابێتەوە بە خاوەنی ئەو سیارانە چکە ئەو سیارانە ناگەڕێتەوە بۆ حکوومەت کە سوودی لێوەربگرێت بۆ ئەو پلانەی ترکێنە جێگاکانیان. جگە لەوەی کە هەر لە بابی زیادەڕۆییە زۆر قسە لەسەر احتیفالات کرا. قسە لەسەر احتیفالات کرا. ڕاستە احتیفالات بۆنەی ئاینی تێئەکەوێ، احتیفالات کۆمەڵێک مناسبەی زۆر لە دائیرەکان 8 مارسە ڕاپەڕینە هەموو ئەمانەی تێئەکەوێ. بەڵام لە تەنیشت ئەمەشەوە مەفروزە حکوومەت با بڵێن چاوێکی ئەمین بێت لەسەر ئەو بڕەپارانەی کە بۆ احتیفالاتی حزبیش لەناو ئەو بودجەی حکوومەتە و لەو بڕگەیە سەرف ئەکرێ. زیادەڕۆیەکان لەمانەیە نەک لە کۆی ئەو بابانەی کە دانراوە کە دوجار ئەمە بودجە وەقوتی خەڵکە کە بەو جۆرە زیادەڕۆیی تێکرێ. لە خاڵی
هەشتەما کە زۆر لە هاوکارانم باسییان کرد استراتیجیەکەی باس لە دانانی سربەخۆیی ئابووری ئەکات کە ئەبوایە بۆ ئەوەی ئێمە دڵنیا بین لەوەی کە حکوومەت فعلا ئیش لەسەر ئەو استراتیجیەتە ئەکا لە بەشی حوتی راپۆرتەکەیە کە تایبەتە بە داهاتی نەوت ڕێوشوێنی ئەو استراتیجیەتە ئالیەتی ئەو استراتیجیەتەی بخستایەتە ڕوو بەڵام بەداخەوە وەکو هەر ڕێکخراوێکی کۆمەڵی مەدەنی یا وەکو هەر دە ئەندام پەرلەمانێک یا وەکو هەر کەسێک کە خاوەنی فکرەیەکە و پرۆژەیەک ئەنێرێ بۆ پەرلەمان لەو بەشەیە باسی ئەوە ئەکات کە ئەو راپۆرتێکی پرۆژەیەکی ناردووە بۆ پەرلەمان ئەو بۆ دروستکردنی سندوقی داهاتی نەوت و باز لەوە ناکات هەتاکو ئێستا کەواتە ئێمە خاوەنی سندوقەکەش نین هەموو ئالیەتی جێبەجێکردنی استراتیجی حکوومەت بۆ خاڵی هەشتەمی لە دروستکردنی سندوقێکا خۆی ئەبینێتەوە بۆ داهاتی نەوت لە بەشی سێهەمی راپۆرتەکەیە کە تایبەتە بە دابەشبوونی خەرجی خەمڵێنراو ئەولەویەتی حکوومەت دەرئەخات بۆ خەرجیەکان کە تەواو پێچەوانەی ئەو استراتیجیەتەیە کە پێشتر باسی کردووە بە چ بەڵگەیەک بەو بەڵگەیەی کە زۆرترین بودجە بۆ بەرگری و ئاسایش دانراوە کە 3 تریلیۆن و 523 ملیار و 347 ملیۆنە و کەرتەکانی تەندروستی کشت و کاڵ ئاوەدانکردنەوە بە هەمویانەوە بەو سێ بەشەوە 1 تریلیۆن و 107 ملیار و 540 ملیۆنی بەرئەکەوێت کە 2 تریلیۆن و 415 ملیار و 807 ملیۆن دیناری کەمترە لەو بودجەیە کە بۆ بەرگری و ئاسایش تەرخان کراوە لێرە گرفت نییە زۆر لە ئەندامانی پەرلەمان باسییان کرد ئێمە ئەمنیەت و پاراستنی ئاسایش و هەموو ئەمانە و هێزی پێشمەرگە و مەترسی و سنوورەکان و شەڕ و هەموو ئەمانە باس کرا ڕاستە ئەمە گلەیی و نیگەرانی لای هیچ پەرلەمانتارێک دروست نەئەکرد ئەگەر یەکێک لە هەشت خاڵەکەی استراتیجیەتی حکوومەت پاراستنی ئاسایش بوایە و ئیشارەتی بەو هۆکارانە باە لەبەر ئەوەی ئێمە لە حاڵەتێکی مەترسیین یەکێک لە استراتیجیەتە گرنگەکانمان پاراستنی ئاسایش و ئەمنیەتی ئەم هەرێمەیە بۆیە ئێمە لە بودجەکەمانە زۆرترین بڕی بۆ تەرخانەکەین ئەگەر هەر لەو بەشەیە سەیری دابەشبەندی بودجەی وەبەرهێنان بکەین زۆر قسە لەسەر ئەوە کرا کە نائەدالەتی لە دابەشکردنی پرۆژەکانە هەیە بە تایبەتی پرۆژەکانی با بڵێین پرۆژە نوێەکان پێشنیازکراوەکان قسە لەسەر ئەوە نییە بە دەرەجە یەکەم کە تۆ پرۆژەی پێشنیازکراوە بۆ کام منطقەیە زۆرتر کردووە یا بۆ کام منطقەیە کەمتر کردووە قسە لەسەر ئەوەیە کە حکوومەت لە کاتێکا کە ئەم ساڵ ویستویەتی استراتیجیەت دابنێەوە بودجەکەی بە شێوازێکی باشتر دابنێ لەم بەشەیە کە دابەشبەندی بودجەی وەبەرهێنانە ئەگەر دیقەتی یابێت لە نێوان پرۆژە بەردەوام و با بڵێن لە نێوان بەردەوام و پێشنیازکراوەکانە جیاوازی و فەرقێکی یەکجار گەورە هەیە کە با بڵێن جیاوازی نێوانیان هەر یەکێکیان کەمترینی بە 6 یان 8 یا 13 ئەوەندەیە بەو مانایەی کە 6 ئەوەندەی پرۆژە پێشنیازکراوەکان پرۆژەی بەردەوام ماوەتەوە یا 13 ئەوەندەی پرۆژە پێشنیازکراوەکان پرۆژەی بەردەوام ماوەتەوە ئەم ناهاوسەنگیە کۆمەڵێک ئاماژەی هەیە یەکێکیان لاوازی ئەدای حکوومەتە لە جێبەجێ نەکردنی پرۆژە مانای نییە وەزارەتێک 13 ئەوەندەی پرۆژەی پێشنیازکراوی هی بەردەوامی مابێتەوە کەی جێبەجێی ئەکا بۆ جێبەجێی نەکردووە کە مەفروزە ئیشی حکوومەتە و ئیشی با بڵێن سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانە و ئیشی پەرلەمانیشە دوای ئەوان کە لایەنی کەم تەرخەم لەمەیە دەست نیشان بکە کاتێک کە ئەو 13 ئەوەندە پرۆژەی ماوە بە چه حەقێک پرۆژەی تر پێشنیاز ئەکا ئاماژەیەکی تری ئەم جیاوازیە زۆرە تخوا ببورن ئەم جیاوازیە زۆرە لە دانانی پرۆژەی نوێ مەبەستلەی پڕکردنەوەی فۆرمەکانی بودجەی بەکاربردنە حکوومەت ئەوێ ئەو بودجەی کە ئەم ساڵ بۆ بەکاربردن دانراوە لە کۆمەڵێک پرۆژەی نوێ داینێ لە کاتێکا کە دڵنیایە لەوەی 13 ئەوەندە پرۆژەی ماوە جێبەجێی بکا کە ئەمەش دیسانەوە یەکێکە لە خەلەلی پرۆژەکان لە حکوومەتە لە بەشی پێنجەمی راپۆرتەکەیە کە تایبەتە بە هۆکارەکانی کورتێنان من ئاماژە بە 2 هۆکار ئەیەم یەکێکیان بەردەوامبوون لەسەر پێدانی پێشینە و قەرز کە لە کاتێکە پێشینە و قەرز ئەسڵ ئەوەیە کە ئێتەوە جێگەی
چونکە بۆ خۆی ناوی قەرزە کە مەفروضە ئێمە لە حساباتی ختامیە لەبەر چاومانە بێت چەندێک لەو پێشینانە هاتوۆتەوە بۆ ئەوەی ئێمە بتوانین لە ساڵی داهاتووە کە قسە لەسەر پێشینە ئەەکەین بەقەدر ئەوەی کە هاتوۆتەوە بەقەدر ئەوەی کە حکوومەت ئەتوانێت ئێمە داوای پێشینە و قەرز بکەین یاخود بڕەکەی زیاد بکەین یاخود بڕەکەی کەم بکەینەوە. هۆکارێکی تر بۆ کورتێنان ئاماژەیان بە زۆری ژمارەی فەرمانبەران داوە بەبێ ئەوەی بچنە تەفاسیلی ئەوەی کامە فەرمانبەر ژمارەی فەرمانبەرانی زیاد کردووە و کردوێتیە بار بەسەر بودجەی هەرێمی کوردستانەوە و بۆ چارەسەری ئەم گرفتە واتە زۆری ژمارەی فەرمانبەران چەند پێشنیازێکیان خستۆتە ڕوو. یەکێک لەوانە هەڵوەشاندنەوەی بڕیاری هاوتاکردنی دەرماڵی فەرمانبەران چکە داوایان کردووە بە تەنیا دەرماڵەی باڵێن موچەی ئەساسی و دەرماڵەی هاوسەرگیری و شەهادە بڕوانامە کە ئەمە خۆی لە ئەسڵا هەروایە لە بەغاوە بۆ جۆرە پارەکان تەرخان ئەکرێویەت کە ئەمە منەتی تیانە بۆ هاوڵاتیان ئەگەر بە تەنیا ئەوە هاوتا بکرێت کە ئەوان ئیشارەیان بۆیەوە بۆ چارەسەری ئەوەیان خستۆتە ڕوو بۆیە بۆ هۆکارەکانی کورتێنان جگە لەو هۆکارانە چەند پرسیارێکی تر بۆ بەڕێزان نوێنەرانی حکوومەت یەتە ئاراوە. ئەو زیادە ڕۆیانی کە باسم کرد لە بەشی یەکەمی قسەکردنەکانما چ کاریگەریەکی هەیە لەسەر قورسکردنی بودجە. دووهەم خانەنشینکردنی دەیان کەس لە دەرەوەی یاسا چ کاریگەریەکی هەیە لەسەر کورتێنانی بودجەی هەرێم کە بە پێی زانیاریەکانی کە دەستم کەوتووە تا ئێستا بە تەنیا تا ئێستا بە پلەی سەربازی 105,000 کەس خانەنشین کراون کە زۆربەیان ناچنە ژێر ئەو ڕێنماییانەی کە بۆ خانەنشینی سەربازی هەیە لە هەرێمی کوردستانە. جگە لەوەی کە ئێستا دیسانەوە لە بەشێکی زۆری پارتە سیاسیەکانەوە هەتاکو فۆرم دابەش کراوە هەتا موالیدی 72 ڕەنگە جەنابی شێخبایی زۆر ورتر و نزیکتر ئاگای لەوە بێ هەتا موالیدی 72 کادرەکانی حزب خانەنشین ئەکرێن کە بۆ خۆی هیچ یاسایەکی خانەنشینی لەو تەمەنەیە ڕێگە نایە بۆی کە ئەو ژمارەیە ئەم ژمارەی خانەنشینانە چ کاریگەریەک ئەکاتە سەر کورتێنان لە بودجەی هەرێمە. سێ زیادکردنی 100 پلەی وەزیفی سنفی ئەلف و با بەبێ ئەوەی هۆکارەکەی بزانرێ چ کاریگەریەک بۆ من ئەو دوو سنفەم بە تەنیا داناوە چونکە 100 کەس لەو دوو پلەیە ئێجگار زۆرە لەبەر ئەوەی موچەی ئەوان ڕەنگە 6 هێند و 7 هێندی دەرەجەکانی خواردتر بێ کە ئەمە بارگرانیەکی تر بۆ سەر بودجەی هەرێمی کوردستان دروست ئەکا. 5 پارەی ئەحزاب و ڕێکخراوەکان کە هەتاکو ئێستا چەند جار پرسیارمان لە بەڕێز وەزیری دارایی و بریکاری وەزیر کردووە جوابێکی تەواومان دەست نەکەوتووە ڕاستە سلفەیە و هەتا ئەو کاتەی یاساکە دەرئەچێ ئەو سلفەیە تەسویە ناکرێت بەڵام دایمەش ئەو قسەیە ئەکرێ ڕەنگە حزب هەبێ زیاتر لەوەی کە بۆی دائەنرێ وەری گرتووە ئەم زیاتر وەرگرتنە چەنە و چەنە کاریگەری کردووەتە سەر کورتێنان لە بودجەی هەرێمە. ئەگەر هەموو ئەمانە بەیەکەوە ئەوانی ئەو پرسیارانی کە منیش کردم لەگەڵ ئەو هۆکارانی کە جەنابیشیان دەستنیشانیان کردووە هەمووی پێکەوە کاریگەری هەبێ هۆکاری کورتێنان بن بۆ حکوومەت کامیان گرنگترە ئەولەویەت بە کامیان با ئیشی لەسەر بکە زیادەڕۆیی کەم بکاتەوە فەرمانبەرەکانی حزب لا ببات هەموو ئەوانەی کە من باسم کرد لە ئێستایە هۆکارەکان چارەسەری بکات یا ئیش بکات لەسەر ئەوەی دەرماڵەی فەرمانبەران کە فەرمانبەری فعلین و ئیشی فعلی ئەکەن لە هەرێمی کوردستانە کەمی بکاتەوە کامیان مەفروض بوو چارەسەر بێت کە حکوومەتی هەرێم بۆ ئێمەی پێشکەش بکاوە لەسەر ئەو ئەساسەوە ئێمە کە پەسەندی بودجە ئەکەین ئەوانەمان دەربهێنایە بۆ ئەوی کورتێنانەکان کەم بکەینەوە. لە بەشی دەرەنجامەکانە حکوومەت کۆمەڵێک پێشنیازی گرنگی خستۆتە ڕوو لە ڕاستیدا بەڵام کێشەکە ئەوەیە من بۆ خۆم کە خوێندمەوە تێنەگەیشتم حکوومەت داوا لە کێ ئەکات ئەوانە جێبەجێ بکات وەکو دەرەنجام ئەگەر ئاراستەی ئێمەیە بۆ ئێمەیە کە ئەو خەلەلانە چارەسەر بکەین و بەپێی ئەو پێشنیازانی ئەوان کار لەسەر بودجەکە بکەین ئەوە مەفروضە لێرەوە ئێمە قرار بین کە لە ناو پەرلەمانە
لیژنەیەک دروست بێ لەسەر زەوئی پێشنیازەکانی بەڕێزیان ئێمە ئەو بودجەیە وارێک بکەینەوە کە لە خزمەتی بەرژەوەندی گشتیا بێ و ئەگەر بۆ شوێنێکی ترە دیسانەوە حەقە بزانین کە حکوومەت داوا لە کێ ئەکات کە ئەم پێشنیازانی خستوەتە ڕۆ جێبەجێ بکات چونکە ئەگەر خۆی جهەی تەنفیزیە دەسەڵاتی جێبەجێکردنە ئەبوایە لە ناو بودجەکەی ئەوانی دەربهێنایە پێش ئەوەی بەهاتایەتە ناو پەرلەمان. کۆمەڵێک پرسیار هەیە لە دەرەوەی ئەو راپۆرتانە کە جێگەی سەرنجە ئاساییە وەزارەتی دارایی خەرجی وەزارەتەکان کەم بکاتەوە و بە وەزارەتێک بڵێ تۆ خەرجیەکەت ئەوەنە نییە مەفروزە ئەوە نەبێت ئەمە ئاساییە لەبەر ئەوەی ئەو تەقدیری ئەکا بەڵام ئیرادات داهاتی وەزارەتەکان چۆن تەقدیر ئەکا من نازانم هیوادارم وەزیری دارایی وەڵامی ئەوەم باتەوە چونکە بە نمونە لە وەزارەتی گواستنەوە و گەیاندنە ئەو بۆ خۆی بە ژمارەیەک داهاتەکەی داناوە وەزارەتی دارایی ئەڵێ نەخێر تۆ دوو ئەوەندەیە داهاتەکەت کە ئەمە ئاماژەیەکی خەتەرە بەڕێزان کاتێک کە وەزارەتی دارایی بۆ خۆی گومانی هەبێت لەوەی کە وەزارەتەکان داهاتی حەقیقیان پێشکەش کردبێ و ئەو داهاتەکە بزانێت و ڕاستی بکاتەوە بۆ ناحەقی پەرلەمانتارانە کە لە کۆی داهات گومانیان هەبێت ئەمە پرسیارێکی گرنگە کە هیوادارم وەزیری دارایی وەڵامی باتەوە. خاڵێکی تر کە دیسانەوە لە پلە وەزیفیەکانە هەیە لەو پلە وەزیفیانی کە پەیوەندی بە پەرلەمانەوە هەیە بە تایبەتی لە سەنفی ئەلف و بایە سفرە ئەمە بۆ سفرە بۆ پەرلەمان ئەو پلانەی تیان نییە جگەلەوە حاڵەتێکی تر هەیە ئێمە هەمومان ئەزانین ئەندامانی پەرلەمان 111 ئەندامی پەرلەمانین و خولەکانی پێشتریش ئەوە نەبووە و خولەکانی پێشتر خانەنشین کراون و ئەم خولە کە من هیوادارم پرۆژەی خانەنشینیەکە لە پەرلەمانە پەسەند بکرێ پێش ئەم خولە بۆ ئەوەی بەپێی ئەو سیستەمە ڕێک بخرێتەوە بەڵام لە نەتیجەیە کۆمەڵێک پەرلەمانتاری خانەنشین کراوت هەیە لەکوێی پلە وەزیفیەکانان و لەکوێ جێی ئەبێتەوە لەناو ئەو خشتانی پێشووترا چونکە دیار نییە وجودی نییە. من پێش ئەوەی پێشنیازی با بڵێن کۆتایی بکەم پێشنیازێک ئەخەمە ڕۆ کە ئەم ساڵ جیا لە ساڵانی پێشوو هاوشانی بەڕێز وەزیری دارایی بریکاری وەزارەتی داراییش بۆی هەبێت وەڵامی کۆمەڵێک لە پرسیارەکان باتەوە لەبەر چی؟ یەکەم لەبەر ئەوەی کە بەڕێز بریکاری وەزیر شارەزایی زۆری هەیە و خاوەنی دەسەڵاتە لە سەرفکردنی بەشێکی گەورەی بودجەی با بڵێن حکوومەتی هەرێمی کوردستانە ئێمە کە خۆمان سەردانی بەڕێز وەزیری داراییمان کردووە بۆ کێشەی موچەی خانەنشینان بە تایبەتی کە پارەی خانەنشینان کە سندوقی خانەنشینی نییە و مەفروزە لە سا 12 حکوومەت بۆ خانەنشین دای بنێ لەو سندوقەیە ئێمە ئەو وەڵامی کە دەستمان کەوتووە بەڕێز وەزیر لە بەشە بودجەی سلێمانی حسەی لە سا 12کەی بڕیوە و دایناوە بەڵام بەڕێز بریکاری وەزارەت نەیبڕیوە و هیچ کامێکیان نە ئەو ئەتوانی بەو بڵێ بۆ ئەیبڕی نە ئەویش بۆ ئەتوانێ بڵێ بۆ نایبڕی بۆیە هەموو ئەمانە و کۆمەڵێک حاڵەتی تریش کە وەزیری بریکاری وەزارەتی داراییش شارەزایی هەیە و قەراری بەدەستە لە سەرفیاتکردنە بۆیە من پێشنیاز ئەەکەم کە بەڕێزیشیان بەشدار بن لە وەڵامی پرسیارەکانە. ئەوەی کە ئەمێنێتەوە کۆتا قسەم گرنگە ئێمە لە پەرلەمانی کوردستانە هەمومان کە ئەزانین گومانمان لە یەکتر نییە کە مەبەستمان بەرژەوەندی گشتیە و ئەم بودجەیە لە خزمەتی هەموو هاوڵاتیان نابێ بە پلەی یەکەم هەژاران کە لە کاتی دەستپێکردنی بودجەیە کەمپینی داواکاری هەڵمەتی داکۆکی لە بەشی هەژاران و قوربانیان هاتە پەرلەمان بۆ ئەوەی ئێمە زەمانەتی ئەوە بکەین کە لەم ساڵە بەشی شێر لەبەر ئەوەی هەژاران زۆر مەخدورن لە هەرێمی کوردستانەوە خەڵکمان هەیە لەژێر هێڵی هەژاریەوە بەر ئەوان بکەوێەوە سوودمەند بن لێی و ئەو خەڵکە بێنینە سەرەوەی هێڵی هەژاری کە ئێمە ئیش لەسەر گرە و لەسەر ئەوە نەکەین کە بودجەکە پەسەند ئەکرێ یا پەسەند ناکرێت گرە لەسەر ئەوە بکەین کە بودجەکە چەنە لە خزمەتی خەڵکە ئەبێ. سوپاس. کاک عەدنان.
تنقريت في الله منك نجاور لهم من جواسر قسل سر عندي خالب كم الراسي دا ديارة من هاورام لقلب بشك لو تبيناني كلا سر بوجكا كرا بلام لو أنا تيجيشتني من بوجكا تيجيشتني كي جواسر بي وتيروانين بوجكا كردستان من زور جار بوجي كردستان وكو بوكت موني سيريا كم وكو مصروفي جيب سيريا كم للراسي دا أوي كديتا هريمي كردستان وأوي كسر فكريات بويا بيم سيرة بيت هم حكومته هم إيماج قسل سر بلاني استراتيجي كان لبوجيكا كتقريبا سطي معلومة شون سر فكريت يعني لاني كما توانا بليم سطا نوتي معلومة شون سر فكريت بويا يعني استمع قسل سر وبكين كأم بوجيه شون بتوانين هنگاوي استراتيجي لبنين بو بروجي استراتيجي من سكانم كرتا كمل الراسي دا وأما يبش مسار هندي بيشنيازي عملي يعني قصي عملي بكم بو بوجكي أمصال لشوار خوا كرتيه كمو من بيشوي دسي بكم بيم ويا إملا بسبينجي حوتي 2009 واتلا گرمای مانگی تموزی 2009 صدان هزار خلکی کردستان روشن صندوقی دنگیان بلیست جوازکانی کردستان دا بو اوی پرلمانتاران یونرکانیان بتوانن هم واقعی سیاسیان و هم واقعی معیشی و جیان و بجیویان گورانکاری کی تیاد دروست بکن یسا اما ام بوجهی که یسا قسی لسرکین دبیت يعني بجوري جاسا ومنطق بيت أما دوا گفتگوی اما يوك لم خلدا لسر بوجكيه كين دوا شانسي اما كا اگر لسالاني رابردو دا هرچی من کرد بيه وتبيت لبوجي امصال دا قسيكي جدي لسر واقعي معيشي خلق بكين وشون اتوانين لم لامصال دا گورانكاريك لجياني خلقو لاسي معيشي خلق دا بكين بويا من شوار بيش نيازم هيا بوجي امصال كاري لسر بكين وقت باسم كرد منا اما ملاحظاتي سياسي بدا ناقص لسر عندي مسائل استراتيجي بك وقص لسر داهاتيش ناكم هاو كاركانم بزياده وباسيان كردوا ولا همو اللي سكانش ملاحظاتي زور بنرخ دراوا جاي دسخوشيه لبروجي استراتيجي من بيموانيه لم بوجي بتوانريت او بروجي استراتيجي كيما دمانيتو عنواني بروجي استراتيجيه بكريت من بيم بيشنيازكم با اما اشتكان تايبت كين يعني بابرين بواريك بگرين كازانين اسا زور گرنگا زور بيويسمان بيوتي ديار كوملغاي ام بيويسي بزور لان هي بلان بوجا نورمالك بهمو كم كرتيكاني تا اسك تواني بشك كلينيك لو انا بركاتو بلان كيشيكي گورماني كيشي ريغاوبانا بيم واي ام دتوانين لو دا هاتي كناخلتنا ام بوجا دا هاتي هي معلومه ولو داهاتي نوتيش كمفروض وايا للصندوق كان دان رابط يا دان ريت يا ساكي درشيت لو داهاتي دسمانك لهمو او بروساني تري دروي بوجكا ترخان بكري برلماني كردستان لياساي بوجي امصال دا برياريك بدات وحكومتي اتواني لماوي كي دياري كراودم دڵنیام لەوە اتواني بلانيك داني بو دو سايت كردني سرجم ريغاو بانكاني كردستان اما زور گرنگا بو گشكردني كردستان بو امنيتو سلامتي هاولاتيان پێم وایە اما هەنگاوێکی استراتيجي گەورە بێت لەوەی کە کوردستان لە قۆناغێک بینە قۆناغێکی تر دووەم طايا چەک شکل لێدا بیدە دەستخۆمەوە لێدە ئێستا کۆمەڵێک لێکۆڵینەوە و با بڵێن راپۆرت هەیە لەسەر هێڵی هەژاری هەندێک ڕێکخراوی نێودەوڵەتی کردویانە لە کوردستانیشدا دیارە خۆشبەختانە چەند دەقیق نییە لە ڕاستیدا ناتوانین قسەی لەسەرکە لە بەرەوەی من لەگەڵ چەند خەبیرێکی ئابووریا قسەم کردووە لە هەموو یعنی با بڵێن لە دەسڵاتیش و لە نزیک لە ئۆپۆزیسیۆنیش پێیان وایە هەندێک لەوانەیە گومان لە ڕێژەکە هەبێت بەڵام هەر خۆشحاڵین کە ئەو ڕێژەیە لە کوردستانە کەمترە لە ئاسی عێراقە بۆیە من ئەم پەرلەمانە سەرەتای قسەکەشم لەسەر ئەوە بوو کە ئێمە ئێستا چۆن بتوانین ئەم ڕێژەی هەژاریە کەم بکەینەوە و تاکەمکردنەوەی بە تەواوەتی و چارەسەرکردنی یەکلایی ئەم مەوزوعە چۆن بتوانین ئاسی هەژاری لە کوردستان ینی باڵێن پەرلەمانی کوردستان و لە بودجەی ئەم ساڵدا بتوانین خەرەبوویەکی ئەم واقعە بکەینەوە کە ئێستا چینێکە ینی با بڵێن توێژێکی گەورەی هەژار هەیە لە کوردستانە و لەم بودجەیە دەبێ ئەوانی حسەیان هەبێ خۆشمان هەمومان نەزانین بودجەی کوردستان بودجەیەکی ڕێعیە و داهاتی کوردستان لەبەرەوەی داهات بەشێکی پەیوەستە بە نەوت و ژێر عەرزەوە ئەمە مڵکی هەموو هاوڵاتیانە لە وەزیرێکەوە بۆ گەزیرێک لە فەراشێکەوە بۆ مدیر عامێک هەموو هاوڵاتیانی کوردستان بە هەژار و دەوڵەمەندێکەوە دەبێت لێی بەهرەمەند بن شێوازەکەی چۆنە ئەمە ئەرکی پەرلەمانەوە ئەرکی حکوومەتە پێکەوە بیکەن من پێشنیازەکەم و دواتریش شێوازی مامەڵەکردن لەگەڵ ئەم سێ پێشنیازە باسەکەم پێشنیازەکەم موچەی ئسمی
کەمترین موچەی ئسمی ئەم ساڵ ئێمە لە پەرلەمانی کوردستان تا ئەوەندە سیستەمێکی عادلانەی موچەدانێ تا ئەوەندە گۆڕانکاریەکی ڕیشەی لە موچە لە کوردستانەکەن کە بەگوێرەی ئاسی بژێوی بێت یعنی شێوازێکی اعتیباتی و مەزاجی نەبێت بەگوێرەی مستەوای مەعیشە و تەزەخمی بازار بێت ئێمە موچەی ئسمی لە ئەمساڵ لە کوردستانە پەرلەمانی کوردستان بڕیار بدا لە 600,000 دینار کەمتر نەبێت کەمترین موچەی ئسمی لە کوردستاندا 600,000 دینار بێت پێم وایە ئەمە هێشتا ناگات ئەو ئاسەی کە من پێم وایە بەنی بەگوێرەی دراسەیەک 750,000 لەوانەیە لانی کەم بێت بەڵام لەوانەیە هەندێک تداعیاتی مالی هەبێ بەڵام 600,000 ڕێژەیەکی معتدل بێ بۆ ئەو واقعی کە بتوانین ئاسی هەژاریە با بڵێن گەنجێکە تەعینە بێت پێویستی بە پێکەوەنانی ژیانە یا کەسێکە خێزانێکی زۆری هەیە هەتا دوای بەشێک لە کێشەکانی ئاسی هەژاری یا هەژاری لە کوردستانە پەیوەستە بە منداڵەوە پەرلەمانی کوردستان دەبێت خەمخۆرێکی زۆری بۆ منداڵی هەژاران هەبێ لە ئێستادا و ئێمە دەبێت لەم پەرلەمانە لەم بودجێدا بڕیارێک بدەین لەسەر چارەنووسی منداڵە هەژارەکان کە توانا و ئیمکاناتێکی کەمی هەیە خێزانەکانیان بۆیە من پێشنیاز دەکەم لە بودجەی ئەم ساڵدا پەرلەمانی کوردستان بڕی 200,000 دینار بۆ هەر منداڵی خێزانێک کە لە ژێر هێڵی هەژاریەوە تەرخان بکات یعنی بۆ ماوەی ساڵەکە نەک مانگانە بۆ ماوەی ساڵێک هەر منداڵێک 200,000 دینار بۆ ئەو خێزانانەی کە لە خوار سنووری هەژاریدان یا لە سنووری هەژاریدان دوا پێشنیازم پەیوەستە بە موچەی کەم ئەندامانەوە طبعا لە پەرلەمانیشە ئەو یاسایە پەسەند کراوە ناعەدالەتێکی زۆر لە موچەی کەم ئەندام هەیە موچەی کەم ئەندام ێستا ئەوەی کە کەم ئەندامی فعلیە و توانای نییە و لە ماڵە کەوتووە و توانای کارکردنی نییە و ڕێژێم کەم ئەندامەکەی بواری پێنادا لەگەڵ خەڵکێکی تریشدا کە با بڵێن لەوانەیە داهاتێکی زۆری هەبێت داهاتێک یعنی هەندێک بەڕێز کە من لێم پرسیون داهاتەکەیان لەسەرەوەی 5 ملیۆن و 6 ملیۆن و تەنانەت 10 ملیۆنیشە بەڵام دوو مانگجارە 200,000 و 250,000 کەم ئەندامی وەرەگرێت ئەمە نامەنطقی و ینی ناعەدالەتی و غەدرێکی زۆر گەورەیە لە کەم ئەندامی فعلی کە تەنها بژێوەکەی و تەنها هۆکاری مەعیشەتی لەسەر ئەم موچەیە ئەمە من حەیەکە حکومت پێدا بۆیە ئێمە دیارە وزارەتی کار ئەحسایاتی وردی هەیە لەسەر ئەو کەم ئەندامانەی کە ناتوانن ئیش بکەن ئێمە دەتوانین داوا بکەین و پەرلەمانی کوردستان لەم بودجەیە بڕیار بدا کە موچەی ئەو کەم ئەندامانەی یا ئەو خۆ خاوەن پێداویستیە تایبەتانەی کە توانای ئیشکردنیان نییە و ئاسی کەم ئەندامیان لە ئاسێکدایە کە ناتوانن و هیچ بژێوەیەکی تریان نییە لە موچەی لانی کەمی فەرمانبەرێک ئەوەی کە باسم کرد اسمەکە کەمتر نەبێت لە مانگێکدا ئەمە ینی من پێم وایە زۆر گرنگە بۆ بژێویان بۆ ماڵ و منداڵیان و ئیدامەدان بە ژیانیان و طبعا تا چارەسەرکردنی یاساکە ئەو یاسایە دەبێت چارەسەر بکرێت لە ڕاستیدا بۆی ینی هەندێک لەو کەسانەی کە ئیمکاناتی مالی گەوریان هەیە و داهاتی تریان هەیە ئەوانە شمول نەکاتەنات حتا بۆ هەندێک مەسائلی تریش ئەمە طبعا تداعیاتی مالی هەیە ئەم پێشنیازانەی من بەتایبەت پێشنیازی 2 3 و 4 کە پەیوەستە بە موچەوە و مەفروض وایە بەگوێرەی یاسای بودجە ئێمە قسە لەسەرەوە بکەین چۆن ئەم پارەیەمان پارەیە بەدەستێن من دڵنیام لەوە یعنی لە قسەی هاوکارانم کە لێرە باسییان کرد لەم چەند ڕۆژە بەڕێزان هەموو ولو سیاستی تەقەشفەی کە دەبێ بگرین نەبەر من نەمویست قسە لەسەر هەموو مەسایلانە بکەم بەڵام کاتێک کە عەجز هەیە مالف و بێ اقتصادە کە عەجز هەبوو دەبێت تەقەشف بکەیت دەبێت دەست بگری بە خۆتو دەبێت جۆرێک لە اقتصادت هەبێت اقتصادکردن لە هەندێک نەفەقات لە هەندێک کەمالیات کە کراوە بە دڵنیایەوە بە دوکۆمنت برادران خسیانە ڕوو کەمالیات کراوە و ئەمساڵیش لە بودجەکە دیارە زیادی کردووە هەندێک کەرت و بوار من سێ شێواز بە سێ شێواز ئەتوانین ئەم زیادکردنی موچەی هەژاران و فەرمانبەران بە سێ شێواز ئەتوانین ئەو ئەگەر سندوقێکی بۆ دانێ پڕیکەینەوە یەکەمی ئەوەی کە باسم کرد جۆرێک لە تەقەشف لە نەفەقات لەکەمکردنەوەی بەشێک لەو خەرجیە ناپێویستە کەمالیانەی کە ئەکرێت لە دائیرەکانە ئەکرێت ئەم ساڵی داهاتوو جۆرێک لە اقتصاد بکەین تا ئەوەندە توانین سیستەمێکی باشتر یا تا بەرچاوڕوونیەک یا مستحقاتی هەرێم لە بەغدا وەرەگیرێت دوام مەوزوعی باجە من پێم وایە ئێستا خۆشبەختانە باسەکرێت نازانم ینی خۆشبەختانە بیانە باسی هەزارەها ملیۆنێرەکرێت لە کوردستانە ملیاردێر هەیە لە کوردستانە یعنی ئەمە لەوانەیە وەکو نمونەیەک بۆ حاڵەتی اقتصادی کوردستان باش بێ بەڵام لەوانەیە نمونەیەکی تر بێت بۆ ئەو حاڵەتی ساروخ ئاسایی کە دەوڵەمەندی لە کوردستاندا و گومان لەسەر شێوازی دەوڵەمەندیەکە من ئەمە شوێنی قسەی من نییە لێرەدا بەڵام مەفروض وایە لە وڵاتانە و زۆریش لەو بەڕێزانە وڵاتانی جیهانیان بینیوە باجێکی گەورە خرێتە سەر ئەوانەی کە داهاتێکی گەوریان هەیە و داهاتێکی زۆریان هەیە
دیارە ئەمە بەهۆی شەریکاتەوەیە بەهۆی مەسائلی عقاریەوەیە بەهۆی کۆمەڵی مەسائلی ترەوە هەیە مەفروض وایە حکومت باجێکی گەورە بخاتە سەر ئەم هەزاران ملیۆنێرە و دڵنیام لەو باجە ئەتوانرێت ئیدەکە بکرێت با بڵێن بەشێک لەو نەقسەی کە دروستە بێ حتمما لە زیادکردنی بودجەکانە کە هیوادارم بڕیاری لەسەر بدەین پەرلەمانی کوردستان ئەمە دواکاری بێت لە مۆزوعی بودجەداوە ئەگەر بشمانەوێت چونکە من چەند بەڕێزێک قسەیان لەسەر تەوافق کرد من زۆر دڵخۆش بووم لەوەی کە چەند هاوکارێکی عزیز لێرە قسەیان لەسەر تەوافق کرد لە بودجە ئەم ساڵدا با تەوافقی سیاسی و ڕەهەندە نیشتیمانیەکان و دەستور و بێڵین بۆ دەرەوەی پەرلەمان و با لایەنە سیاسەکان بۆ خۆیان تەوافق لەسەرەوانە بکەن با لە پەرلەمانی کوردستان ئێمە تەوافق لەسەر مەعیشەتی خەڵک لەسەر ژیانی خەڵک لەسەر بژێوی خەڵک لەسەرەوەی کە ئاسی هەژاری لە کوردستانە کەمکردنەوە با ئێمە نوێنەرانی خەڵکە وەک باسم کرد ئەو خەڵکە سەدان هەزاری خەڵکی کوردستان دەنگی بە ئێمەدا ئێمە لەسەر مەعیشەتی ئەوان و ژیانی ئەوان تەوافق بکەین هیوادارم ئەمە دوا تەوافقی ئێمە بێ لەم خولەدا یعنی دوا تەوافق نەبێ لە کوردستانە بەڵام دوا تەوافقی ئێمە کە پەیوەستە بە کۆمەلگاکەمان و بە ئایندەی کۆمەلگاکەمانەوە سپاس عبدوڵای مەلا نووری بەڕێز سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان عبدوڵای مەلا نووری من دەستپێکی قسەکانم بەو داواکاریە بێ هیوادارم بە حکمیەوەی بەڕێز جەنابی وەزیری دارایی لێرەیە ئەگەر بکرێ هەر ئەمڕۆ هەر ئێستا ئەمر بفەرمێ سولفەی عقار یاخود پێشینەی خانوبەرە بکرێتەوە چونکە بەڕاستی جگە لەوەی نزیکەی سێمانێکە ڕاگیراوە کێشەی زۆری بۆ خەڵک دروست کردو بە تایبەت کۆمەڵی خەڵک ینی قەرزار بوون لەسەر ئەو بابەتەوە ڕاستە ینی من بینیم لە لێدوانێکی ڕۆژنامەوانیە بینیم بەڕێز بریکاری وەزارەتی دارایی ئاماژەی بەوەدا کە ڕانەگیراوە بەڵام بە حکمی ئەو بەدۆداچوونەی کە ئێمە کردومانە ڕاگیراوە بۆیە هیوادارم بۆ کار ئاسانیکردن بۆ خەڵکانی کە پێویستیان بە پێشینەی خانوبەرە هەیە هەرچی زۆر ئەو بابەتە پێشینەی خانوبەرە بۆ هاوڵاتیان بکرێتەوە لە راپۆرتەکەی حکوومەتە ئەوەی کە سەرنجی منی ڕاکێشاوە دیارە راپۆرتەکە بە لەگەڵ پاشکۆکانیان نزیکەی 94 پەڕەیە لەو 94 پەڕەیە لەسەر سێ ئاست حکوومەت دیارە بە شێوەیەکی ناڕاستەوخۆدان بەوە ئەنا کەم و کورتی هەیە و وەکو لە قسەی بەڕێزان پەرلەمانتارانیشا دەرکەوت کەم و کورتی هەیە و بەڵام ئەوەی کە بۆ من جێگای سەرنجە بەڕێزان حکوومەت هاتوون هۆکارەکانی کەم و کورتەکان چی ئەوەی پێویستە بە عەجزەوە چی ئەوەی پێویستە بە سیستی خزمەتگوزاریەوە و هەروەها باقی کەم و کورتەکانی تیان دابش کردو بەسەر هەندێک دۆخ و لایانی ترا ئەنی بۆ نمونە لە ئاستێکە هۆکارەکانیان گەڕاندوێتەوە بۆ ئەو بارودۆخی کە لە ڕابردووە لە هەرێمی کوردستانە هەبووە لە ئاستێکی ترا بەشێک لە کەم و کورتەکانیان گەڕاندوێتەوە بۆ حکوومەتی عێراق ئەمە زۆر ڕاستە لە ئاستێکی تریشە بەشێک لە کەم و کورتەکانی پەرلەمانیش لەم مەسەلە با بڵێن نەبەخشراوە بەشێک لە کەم و کورتەکانی خراوەتە ئەستۆی پەرلەمان بە تایبەتی کاتێک باسی ئەوە کە ساڵی پار 15% لە بودجەی بەکاربردن بڕاوە بەڵام ینی لە تەواوی راپۆرتەکە بە دێڕێکیش ئاماژە بە کەم تەرخەمی و کەم و کورتەکانی خۆیان ناکەن بەڵام لە بەرامبەر کاتێکا دیتە سەر دەرئەنجامەکان حکوومەت لە خاڵێکە باسی ئەوەکە دەقەکەم لە بیرەوەکو خۆی ئەڵێ حکوومەت پلانی هەیە شێلگیرانە کار بکە بۆ چارەسەرکردنی ئەو کێشە سلبیانە واتە ینی لێرە حکوومەت وەکو فریادڕاست پیشاندراوە جگەل نەکوەکو ئەوەی کە بەشێکی گەورەیە لەو قەیرانە دارایی و ئابووری کە ئەمڕۆ لە هەرێمی کوردستانە هەیە بەڵام پرسیارەکە لێرەیە من هەوڵە دەم ینی بەگەڕانەوە بۆ ئەو بن ناوەڕۆکی خودی راپۆرتەکە قسە لەسەرەوە کەم زانین تا چەند ئەم بابەتە وایە ئەم هاوکێشە وایە دیارە من هەر لە سەرەتاوە خوازیاری ئەوەش بووم خۆزگا بە پێی پسپۆری لیژنەکان قسە بکرایە و کاتە ڕەنگە من زۆر کەم قسەم کردایە بۆ خۆم نقطەی یەکەمیان کە من ئەیکەمە لەسەری قساکەم وەزارەتی سامانە سروشتەکانە وەزارەتی سامانە سروشتەکان دیارە وەزارەتێکی گرنگە لە لاپەڕەی هەشت و نۆی راپۆرتەکەی حکوومەتە کە باسی ئەوە کە بە تایبەت لە خاڵی هەشتا ئەڵێ کارکردن بۆ دانانی بنەماکانی سربەخۆیی ئابووری بە تایبەت پیشەسازی نەوت
ئەمە وەکو دەقێکی هەرە گرنگە ینی بە تایبەت بۆ ئێمە هەرێمی کوردستان پیشەسازی نەوت لە هەموو وڵاتانە گرنگە پیشەسازی نەوتی جارە ڕوونە ئەوەیە کەیوەستە بە پاڵاوگەی نەوتەوە و هەروەها پیشەسازی پترۆکیمیاوی ئێمە ئەزانین ئەمساڵ بڕی 500 ملیار دینار تەنها بۆ گازوایل دانراوە و زیاتر لە تریلیۆنە دیناری دانراوە بۆ پارەی کارەبا و گازوایل و لە 4 ساڵی ڕابردووشە زیاتر لە 5 تریلیۆن دینار جارێکی تر بۆ پارەی کارەبا و گازوایل دانراوە و پرسیارەکە لێرە ینی ئێمە لە 2 ساڵی ڕابردووە بەڕێز وەزیری سامانە سروشتەکان هاتە پەرلەمانی کوردستان بەڵێنی ئەوەی پێدا شانبەشانی زیادکردنی وەحدەکانی کارەبا هەوڵی ئەوە بدا غازیان بۆ ڕابکێشێ ینی وەکو ئەوەی کە ئێستا خۆشبەختانە وێزگەی کارەبای هەولێر بە غازی شەکە ئەمە تا ئاستێکی هەرە گەورە بۆ پێی غازەکەی خۆمانە و لە دەرەوە نایهێنین ئەمە بارسوکێکی زۆر باشە و بەڵام هاوتەریب لەگەڵ پێشخستنی یەکەکانی کارەبا بەداخەوە هەستەکەم جۆرێک لە سستی کراوە و جێی خۆیەتی بپرسین بۆچی ئەم سستی ئەکرێ بە تایبەت حتا چەند خاڵێکی ترا دێمە سەر هەندێک بابەت بۆ تەواوکردنی قسەکانم بەڵام لەگەڵ ئەوە شاکە ینی ئەگەر گریمان پرۆسەی پەرەدان بە غازی هەرێمی کوردستان و گەیاندنی بە وێزگەکانی کارەبا پرۆسەیەکی قورسە بەڵام و پێویستی بە پلانی گەورە هەیە بەڵام لە پرسیارەکە ئەوەیە شانبەشانی ئەوە ئایا ڕێگەی تر نەبوو بە چارەسەرکردنی ئەم کێشەیە بێگومان ڕێگە هەیە ینی من ئەمە ئاماژە بەوە بدەم لە 3 ساڵی ڕابردووە وەکو ئەندامێکی لیژەی پیشەسازی و سامانە سروشتەکان لە پەرلەمانی کوردستانە یەکێک لەو دەستپێشخەرانەی کە کردومە گە برادەرەکانم شایەتی بدەن ئەوە بووە کە داوام کردەوە بۆچی پاڵاوگەی نەوت لە هەرێمی کوردستان دروست ناکرێت کە قسە لەسەر پاڵاوگەی نەوتەکەین وەبەستمان ئەو پاڵاوگانە نییە کە بێمۆڵەتن پاڵاوگەی مۆدێرن باسەکەین پاڵاوگەی پێشکەوتوو کە ئەتوانێت ڕۆژانە 600,000 بەرمیل بپاڵێوێ ملیۆنێک بەرمیل بپاڵێوێ و پرسیاری بەدواداشونمان کردو پرسیاری ئەومان کردووە خێرە لە بوارە جیاجاکانە لە بواری نیشتەجێبوونە لە هەموو بوارەکانە و بەرهێنان ئەکرێ سەرڕای ئەوەی دەوڵەمەنی گەورە لە هەرێمی کوردستانە هەیە بەس بۆچی لە بواری پاڵاوگا و بەرهێنان ناکرێت دیارە من بۆ خۆم بەدواداشونم بۆ ئەم بابەتە کرد بۆ ئەوەی نهێنی ئەم بابەتە بزانم بۆم دەرکەوت لە چەند ساڵی ڕابردووە کۆمەڵێک وە بەرهێنی زۆر شارەزا زۆر بە ئەزمون و ناسراوی ئەم وڵاتە چی خەڵکی هەولێر چی خەڵکی سلێمانی داوای مۆڵەتیان کردووە لە حکوومەت و وەزارەتی سامانە سروشتەکان بۆ ئەوەی پاڵاوگە دروستکەن بەڵام بەداخەوە مۆڵەتیان پێ نەدراوە ڕێگەیان لێگیراوە ینی ئەمە لە کاتێکە ینی کە قسە لەسەر پیشەسازی نەوتەکەی من تەنها لەسەر پاڵاوگەکان قسەکەم چونکە من بابەتێکی دوور و درێژە ئەگەر پاڵاوگەی نەوت لە هەرێمی کوردستانە هەبووە پاڵاوگەی پێشکەوتوو کۆمەڵێک سوودی هەرە گەورەی ئەبوو لەسەر ئابووری ئەم هەرێمە ینی خۆتان نەزانن سوتەمەنی وزە بە شێوە گشتیەکەی ئێستا شادەماری ئابووریە ینی شادەماری ئابووری لەسەر ئاستی هەموو دنیا ئەگەر پاڵاوگە هەبووە یەکی لە سوودە هەرە گرنگەکانی بۆ ئەمڕۆی هەرێمی کوردستان ئەوە بوو ئەو گازوایلەی کە وەکو برادران ئاماژەیان پێدا لترێکی بە 1200 دینار ئەکردرێت ڕەنگە لە هەرێمی کوردستانە بۆ هەر لترێک بە 400 دینار دابین بکرایە ئەمە بۆ بنزینیش هەر ڕاستە بۆ نەوتیش هەر ڕاستە واتە خۆشتانە زانن هەرزانبوونی جۆرەکانی سوتەمەنی ڕاستەوخۆ کاریگەری لەسەر تەواوی کاڵاکانی تر هەیە ئەوەی پەیوەستە بە بەنانێکەوە ئەوەی پەیوەستە بە کرەی سەیارەوە ئەوەی پێویستە بە شیشەوە ئەوەی پێویستە بە دروستکردنی بیناوە هەرچی بیری لێکەیتەوە هەرچی بیری لێکەیتەوە سەرچاوە سەرەکیەکەی لە دنیای مۆدێرن و پیشەسازیە وزەیە ینی بۆچی ڕێگە نادرێت با بڵێن بۆ ڕێگە نادرێت ئەمە جگەلەوە ینی ئێمە ئەزانین یەکێ لە هەرە گرفتە هەرە گەورەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و ولا یەکێ لە هەرە کێشەکە گەورەکانی هاوڵاتیانی کوردستان قەیرانی سوتەمەنیە ینی ئێوە ئەزانن لەسەر جادەکان ئەڕۆن سەدان سیارە ڕیزی گرتووە بۆ وەرگرتنی بنزین سەدان بار هەڵگر ڕیزی گرتووە بۆ وەرگرتنی گازوایل ئیتر خۆتان ئەزانن ینی دۆخی سوتەمەنی لە هەرێمی کوردستانە چۆنە لە پاڵ ئەوە یەکێکی تر لە سوودەکانی پاڵاوگەی نەوت کە من پێم وایە ئەکرا زۆر زووتر شانبەشانی ئەنجامدانی ئەو هەموو گرێبەستەی نەوت کار لەسەر دروستکردنی پاڵاوگە بکرا یەکێکی تر لە سوودەکانی ئەوە بوو ئێمە ئەزانین ڕاستە تا ئاستێک سوتەمەنی لە هەرێمی کوردستانە هەیە بەڵام ئێوە ئەزانن
نوعيتي كواليتي سوتەمەنیەکان چەند کێشەی بۆ ئێمە دروست کردووە لە ڕووی تەندروستیەوە یعنی هەندێک جۆری سوتەمەنی دێتە هەرێمی کوردستانەوە قڕقۆشمی تێکراوە کە یەک دنیا نەخۆشی لەگەڵ خۆیان هێن هەندێکی تری سیکۆتینی تایە هەندێکی تری خمی تایە ئەنواعی شتی سەیر و سەمەرە هێنێترە هەرێمی کوردستانەوە هۆکارە سەرەکیەکەی ئەوەیە ئەو سوتەمەنەی کە بەرهەمە هێنرێ سەرچاوەکەی هەرێمی کوردستان نییە تا حکوومەتی هەرێم خۆی بتوانێت کۆنتڕۆڵی کە لە ڕووی کوالیتیەوە ئیتر ئەمە زیانە ئابوووریەکانی لەسەر ژینگە لەسەر ژیانی هاوڵاتیان و ئەم لەلایەک زیانە ئابوووریەکانی تری کە تۆ کاتێکە سوتەمەنێکی خراپ بەکارهێنی لەسەر ئۆتۆمبیلە لەسەر تەواوی ئامێرەکان چەند زیانی هەیە یەکێکی تر لە سوودەکانی دروستکردنی پاڵاوگا بۆیە ئەم قسانە با بڵێن وردی ئەەکەمەوە بە ئومێدی ئەوەی لە دوای قسەکانم پشتیوانی بکرین بۆ ئەوەی هانی حکوومەت بدەین بەم کارە هەڵسێ یەکێکی تر لە سوودەکانی ئەوەتانێ ئەو یەکانەی کارەبا لە هەرێمی کوردستانە دروست کراوە وحداتی کە بەشێکیان بەڕێز کاک ئەحمەد ئیسماعیل دروستی کردووە گرێبەستەکانی بە جۆرێکە ئەرکی حکوومەتی هەرێمە گازوایلی بۆ دابینکە بەڕێز و بەرهێن مافی ئەوەی هەیە خۆی جۆری کوالیتی یاخود کوالیتی گازوایلەکە دابینکە با بڵێن دیاری بکە هەر کاتێک گازوایل نەگەیشتە و بەرهێن نەگەیشتە یەکە وحدەی کارەباکە یاخود نەوعیەتەکەی خراپ بوو تەمان وەری ناگرێت لەبەر ئەوەی زەرمەند دەبێ ئەو کاتە وحدەی کارەباکە ئەوەستێت بۆ هەر 24 سەعات 8 دەفتەر دۆلار لەسەر ئێمە حسابە کەواتە ئەگەر ئێمە لەناوخۆوە پاڵاوگەی نەوتمان هەبوایە چەند گرنگ بوو لەوەش نەجاتمانە بوو نقطەیەکی تری هەرە گرنگی کاتێکە تۆ پاڵاوگەی نەوتی مۆدێرن دروستەکەی سەدان کرێکاری ئەوێت دەرفەتی کارە ڕەخسێنێ ینی بۆ خەڵک ئەو هەموو ئەندازیارەی بواری نەوتمان هەیە و کرێکارمان هەیە پێویستیان بەوەی ئیشان بۆ بدۆزرێتەوە ئیتر خۆتان نەزان ئەمە چەند لەقی لێ بێتەوە لە پاڵ ئەوەشا یەک نقطەی تری گرنگ هەیە ئەمەوێ ئاماژەی پێ بدەم هەر لەم بوارەوە لە دنیای پیشەسازی سەردەما بۆ حکوومەتێک کە نەوتی هەیە بۆ نمونە حکوومەتی هەرێمی کوردستان بۆ نمونە حکوومەتی عێراق لە یەک بەرمیل نەوتە 100 دۆلاری دەسەکەوێت بە نەوت دەرەهێنێت و ئەیفرۆشێ بە 100 دۆلار بەڵام ئەو وڵاتانەی کە پاڵاوگەیان هەیە لەو 100 دۆلارە 150 تا 200 دۆلار قازانجەکەن ئەو نەوتیشی نییە بەڵام ئەی پاڵێوێ کەوابێت ئەگەر من پاڵاوگەم هەبێ لە بری ئەوەی بەرمیلێک نەوت بۆ من 100 دۆلار بکە 150 دۆلار 250 دۆلار داهاتی ئەوێ بۆ ئەم هەرێمەی ئێمە تەمان درێژی ناکەمەوە گەرنا وردەکاری زۆر هەیە نقطەی هەرە گرنگکە بۆ من کە زۆر زۆر گرنگ بوو ئەوەیە ئەڵێ طبعا هەر لە خاڵی هەشتا کە باسی ئەوەکە بە تایبەت پیشەسازی نەوت بە جۆرێک کێشە سیاسیەکان کاریگەری سلبیان لەسەر دۆخی هەرێم نەبێت ینی یەکێک لە کۆڵەکە هەرە سەرەکیەکانی بنیاتنانی با بڵێن سەقامگیری سیاسی سەقامگیری ئابووری سەقامگیری وزەیە ینی ئەوێت تۆ هەوڵی ئەوە بدەی هەمیشە ئاسایشی وزەی خۆ بپارێزی لە کاتێکە ئێمە ئەزانین سەرچاوەی سوتەمەنی گازوایل نەوت بنزینی ئێمە لە عێراقە هەر کایە بەڕێز دووری مالکی تااقەتی هەبوو بەشە سوتەمەنی هەولێرە بڕێ ئیسلێمانی ئەبڕێ بە کەیفی خۆی یاری بە چارەنووسی سوتەمەنی و ژیانی خەڵکی ڕەشوڕوتی ئەم وڵاتەوەکە بەشێکی تریشی سەرچاوەکەی ئێرانە هەر وڵاتێکی ترە و لە ئاستێک ئەمانە دوژمنی ئێمن لە ئاستێکا کە بەرژەوەندی خوێنەیە بێگومان دۆستن وەکو دۆستمان پیشاندن واتە لەم هاوکێشەیە دەواازەی پەیداکردنی سوتەمەنی هەرێمی کوردستان بە ئێستاشەوە عێراق و ئێرانە حکوومەتی هەرێمی کوردستان لە بری ئەوەی دەرفەت بڕەخسێنێ بۆ ئەوەی وەبەرهێنی ناوخۆیی لە هەرێمی کوردستانە پاڵاوگەی نەوت ئەنجامدا و بەڕێز وەزیری سامانە سروشتەکان هاتە پەرلەمان هاتە لیژنەکەی ئێمە ئەڵێ ڕێکەوتنمان کردووە لەگەڵ حکوومەتی تورکیا بۆ ئەوەی حکوومەتی تورکیا لە ناو خاکی خۆیان پاڵاوگەی نەوت دروستکە ئێمە نەوتی خاویان پێ بدەین پێ بفرۆشین ئەوانیش بەرهەمەکەی نەوت بە ئێمە بفرۆشنەوە من لە ئێوە ئەپرسم ینی ئەمە
چەند دەرئەنجامی هەیە لەلایەک خواردنی حەقی وەبەرهێنی ناوخۆییە کە خۆی هاتوۆتە پێشەوە ئەڵێ کاکە من پارەم هەیە و خزمەتی وڵاتەکەم ئەەکەم لەلایەکەوە حەق خواردنی حەقی ئەوانە لەلایەکی ترەوە گۆڕینەوەی عێراق و ئێران بە تورکیا چی فەرقێکی هەیە ئێمە لە پاشکوێتی عێراق و ئێران ڕزگارمان نەبێ بەڵام بە پاشکۆی تورکیا ئێمەش ئەزانین ئاسی دوژمناتی ئەوان بۆ ئێمە چۆنە یعنی ئەمە بەم شێوازە تۆ سەقامگیری سیاسی ئابووری وزەی وڵاتەکەی خۆتە پارێزی ئەمە تەنها لە بواری پاڵاوگەی نەوتە ئەمە جگە لەوەی لەگەڵ ئەوەی کە ڕێگەی نەداوە لەگەڵ ئەوەی ڕێگە نادا بەوە بەرهێن کە پاڵاوگەی مۆدێرن دروستکە لەگەڵ ئەوەی ئەڕوا لەگەڵ وڵاتێکی ترا ڕێەکەوێ بۆ ئەوەی پاڵاوگە دروستکە بۆ ئێمە لە هەمان کاتا دەرفەت دراوە بەبێ هەر بەکوترێ بە قودرەتی قادر سەدان پاڵاوگەی بێمۆڵەت لەم وڵاتە هەیە بەبێ ئەوەی گازوایی لێ بۆ دەستەبەر بکە بەبێ ئەوەی بنزینی بۆ دەستەبەر بکە بەبێ ئەوەی نەوتی سپی بۆ دەستەبەر بکە ژینگەکە خراپەکە مەترسیە لەسەر کرێکارەکانێ نازانی بەرهەمەکەی لەکوێ ساغەکاتەوە نازانی داهاتەکەی بۆ کوێ ئەڕوا ینی ئەنواعی دەرئەنجامی سلبی هەیە لە پاڵ ئەوە کە ڕێگە نادا دوو پاڵاوگەمان هەیە ینی زۆر بە ڕاشکاوی تکایە بە سنگفراوانیوە لێم وەرگرن پاڵاوگەی بازیان و خەبات لەلایەن دوو کۆمپانیای حزبیەوە کۆنتڕۆڵ کراون دوایش ئەیسەلمێنم هیچ قسەیەکم بەبێ بەڵگە نییە ینی ئەمە چی پرۆسەیە نا چی مانایەکە گەیەنێ ئەم هاوکێشەیە ئێوە خۆتان قەرار بدەن يعني انواع حكايات لم بوراها من رويشتم سردانك بينجوان ما كد لقال كومال برادرة ليروا نوت الرابو ايران بتنكر صدمة اللولا او بقى جلي كان غازويل ديتوا يعني ما ولات الراب الريوا داهاتي نوت طبعا لسر داهاتي نوت زور بداخوا والله مقصانا بو ونيا زور بني قران يوم قصانا كم خوزقام ولاتوا انا بوايا داهاتی نەوت هەرچی لەسەر بڵێ هەرچی گومان بکەی هەرچی حکایەتی لەسەر بکرێ تا ئەو کاتەی عکسەکەی نەسەلمێنرێ ڕاستە یعنی طبعا زۆر بەشێک لە برادران بەشێکیان قسەکانیان کرد ینی من جارێکی تر ناڕۆمەستەری بەڵام هەر لە دوایەوەی لە ساڵانی ڕابردووە چی وتراوە ئەنواعی جۆری شیرینی وەرەگیرێت لە گرێبەستەکانە لە داهاتی نەوتە لە چییە لە پاڵاوتنە نازانم ئەنواعی شتا لە دوای گرێبەستەکانی ئۆکسنمۆبیلەوە تاوەکو ئەمڕۆ کۆمەڵێک گرێبەستی تر کراوە کۆمەڵێک پشکی کۆمپانیاکان کڕدراوە و فرۆشراوە ئەمانەش داهاتیان بە حکوومەتی هەرێمی کوردستانە نعین لەکوێیە خۆوتراوە دوو حساب کراوەتەوە لە بانکەکانە بەڵام یعنی ئەگەر حەقێ ئێمە بزانین ئەم بڕە چەنە تاکەی نەزانین نە بە پرسیار جواب بدرێتەوە نە لە ناو لیژنە جواب بدرێتەوە نە لە تەلەڤیزیۆن جواب بدرێتەوە یعنی تاکەی ئەم پرسیارە گوماناویانە تاکەی وەڵام نادرێتەوە بەڵام من لە ئاستێکی ترا ینی بەداوای لێبوردنەوە ئەمە نووسراوێکی بەڕێز سەرۆکی حکوومەتە دکتۆر بەرهام کابینەی شاش ئەمە نووسراوێکە ئەم نووسراوە ناوەڕۆکی ئەم نووسراوە ئیسەلمێنەیە کاتێکە ئەو بەڕێزە سەرۆکی حکوومەت بووە ئەوی شەرەونەی من ئاگای لە داهاتی نەوتە بووە ئەوی شەرەوەنەی هاوڵاتیەکانی ئەم هەرێمە ئاگای لە داهاتی نەوتە بووە بۆیە من زۆر بە ئاسایی ئەزانم سەرۆکی پەرلەمانیش ئاگای لە داهاتی نەوت نەبێ چونکە سەرۆکی حکوومەت سەرۆکی ئەنجومەنی هەرێمیە ئەنجومەنی هەرێمی بۆ نەوت و گاز ئەگەر ئەو ئاگای لێ نەبێ ئەی منی پەرلەمانتاری داماو چۆن ئاگام ئەی هاوڵاتی چۆن ئاگای لێ بێ ئەگەر قسە لەسەر ئەوەیە هێنانی داهاتی ئەگەر قسە لەسەر ئەوەیە هێنانی داهات ئەبێتە مایە ئەوەی لە حکوومەتی عێراق بیبڕنەوەوانە منیش لەگەڵ ئەوام ینی بە شێوەیەک لە شێوەکان ببا بیزانین چەنە ئیتر دوای چۆن خەرجەکرێت شتێکی ترە ینی گرفتێکی تر ینی پەرلەمانتار حەقی خۆیەتی بپرسێ هاوڵاتیان حەقی خۆیانە بپرسن و بشترسن ینی بە شێوازێکی خراپ مامەڵە لەگەڵ داهاتی نەوتا بکرێ پەرلەمان ئەرکی ئەوەیە یەکێ لە ئەرکەکانی ئەوەیە بڕی پارە پەسەند بکە و بیزانێت چۆن خەرجەکرێ ینی بەڕێز سەرۆکی حکوومەت ئەڕوا بۆ ئەو شوێنەکە بۆ ئەو شارەکە ڕاستە پارەکە خەرجەکە بۆ خەڵک بەڵام ئەڕوا بۆ نمونە لە گەرمیانە 200 میلیۆن دلار خەرجەکە بەڵام دەستی خۆش بێکارێکی باشە یەکەم ئەمە هی خۆی نییە بیکا بە چاکە بۆ خۆی دوام هاوڵاتیانی شارەکانی تریش حەقیانە لە داهاتی نەوت سوودمەند نەبێ قڵات زە چی بکە خۆ نەوتی نییە پێنجوێن چی بکە ینی کەوابێ
دیارە گەرمیان زۆر لەوە زیاتری پێویستە بەڵام سەیسایقیش پێویستی پێێتی واتە پێویستەکە ئەم پارە لە پەرلەمانە پەسەند بکرێ و لە پەرلەمانە بزانرێت چۆن خەرجەکرێ بەڕێ سەرۆکی پەرلەمان هەر لە راپۆرتەکەی حکوومەتە باسی زیادکردنی سەرچاوەکانی داهات و جۆراوجۆرکردن و نەک تەنها نەوت بەڵکو و پیشەسازی و کشتتوکاڵ و گەشتیاری ئیژی من وەکو ئەندامی لیژنەی پیشەسازی قسەکردن لەسەر وەزارەتی پیشەسازی وەزارەتی پیشەسازی بۆ لە بودجەی ئەم ساڵە خەرجەکانی بەکاربردن و خەرجەکانی وەبەرهێنانی 81 ملیارد دینارە 6,000 تۆزە کەمتر فەرمانبەری هەیە 50 ملیارد دیناری بۆ ئەو فەرمانبەرانەیە تەنها 15 ملیارد دینار بۆ پارەی پرۆژەکانی ئەم ساڵە کە نۆ پرۆژەیە و 23 ملیارد دینار داهاتی خەمڵێنراوە داهاتی ئەم ساڵ داهات زایدن پارەی پرۆژەکان لە بڕی خەرجی دەرکە ئەم وەزارەتە ئەم ساڵ نزیکەی 30 ملیارد دینار زیان بە حکوومەت و بە خەڵکی کوردستان نەگەیەنێ لە کاتێکە وەزارەتی پیشەسازی لە وڵاتانە بڕبڕەی پشتی دەوڵەتە یەکێکە لە وەزارەتانەی دەرفەتی کارە دۆزێتەوە یەکێکە لە وڵاتانەی شەڕی سیاسی پێکرێ شەڕی ئابووری پێکرێ لە هەرێمی کوردستانە وەزارەتی پیشەسازی بووە بە وەزارەتی بێکاران بەداخەوە یعنی بێکارترین وەزارەتە ئەمە ئاعترافی بەڕێوەبەرگشتەکانی ئەو وەزارەتە بەڕێزەیە بۆ ئاگاداریتان ئەم وەزارەتە لە کابینەی 6 و 7ەوە هەر لە سەرەتاوە تاوەکو ئەمڕۆ تەنها 23 پرۆژەی هەبووە تەنها یەک پرۆژەی بۆ جێبەجێکراوە لە ماوەی ئەو 4 ساڵە ئەویش چاکردنی بینای وەزارەتەکە بووە لە ئەم ساڵیشا جارێکی تر داوای ئەوەکە بڕێک پارەی تری بۆ تەرخان بکرێ بۆی چەند ژوورێکی تری بۆ ئیزافە بکە بۆ ئاگاداریتان ئەم وەزارەتە لە ماوەی 3 ساڵی ڕابردووە بڕی 151 ملیارد دینار زیانی بە دارایی ئەم وڵاتە گەیاندووە لە پاڵ ئەوەشە ئەم ساڵ 16 ملیارد دیناری بۆ دانراوە بۆ بودجەی ئەوەی پێوتێ ئاعانات و چاکردەوە ئەوانە ینی لە ئێوە پرسم بەڕێزان وەزارەتێک کاری نەبێ چۆنەکرێ پارە بکرێتە ناو بنزین بکرێتە ناو سیارەکانیوە وەزارەتێک کاری نەبێ چی پێویستەکە ژوورەکانی پاکەیتەوە وەزارەتێک کاری نەبێ چی پێویستەکە سبلیت دەمدا کارەباکە خراپکە چی پێویستەکە پارە بۆ ئەمەدا بنێ چی پێویستەکە وەزیر و بەڕێوەبەرگشتەکانی سەفەر بکەن بۆ وڵاتان ینی ئەمانە خەمی ئەم وڵاتە ئەبێ چارەسەر بکرێت ئەگەر قسە لەسەر ئەوەیە ینی ئەم وڵاتە پەرەی پێ بدرێ ئەم وڵاتە لە ڕووی ئابووریەوە چاک بکرێ ئەمە خەمن ئەبێ چارەسەر بکرێن ئەم وەزارەتە بەڕێزە شان بەشانی خودی خۆی وەکو بەشێک لە پلانی حکوومەت بڕیار دراوە ساڵانە بڕێک پارە بە قەرز بدرێ بە بەو کەسانی کە ئەیانەوێت لە بواری پیشەسازیەوە بەرهێنان بکەن لە ماوەی لەو کاتەوە کە پەرلەمانی بەڕێز بودجە دانا بۆ وەزارەتی پیشەسازی و بزانم 3 ساڵە یان 2 ساڵە تا ئێستا 36 کەس سوودمەند بووە لە قەرزی پیشەسازی دیارە لە ئەوڵەوە بێگومان لە سەرەتاوە کۆمەڵێک ڕۆتینیات هەبوو لە با بڵێن لە ڕێنمایەکانی وەزارەتی دارایی بە هەوڵی بەڕێز سەرۆکی لیژنەکەمان و ئەندامانی لیژنە کۆبوونەوەیەکی هاوبەشمان لەگەڵ وەزارەتی دارایی بەڕێز و لەگەڵ وەزارەتی پیشەسازی بەڕێز و هەروەها ئەندامانی لیژنەکە کۆبوونەوەیەکمان ئەنجامدا ئەم ڕێنمایانەمان دەرکرد پێکەوە بۆ ئەوەی کاراسانی بۆ کەسانە بکرێت کە قەرزی پیشەسازی وەرەگرن زۆر بەڕێزەوەم قساکەم بەڕێز کاک ڕەشی تاهیر تەلەفۆنەکە بۆ بانکەکان پێیان ئەڵێ کاک ئەو ڕێنمایە وەکو خۆی جێبەجێ مەکەن ڕێنمایی تریشمانەیە واتە ڕێنمایی پەرلەمان و حکوومەت هەیە ڕێنمایی کاک ڕەشی تاهیریش هەیە ئەو بۆ پەڕی ڕێزەوە قساکەم دوایی وڵام پێت ئەڵێم کێوتوێت بەسەر چاو طبعا من ئامادەم ئەگەر لە دادگا شکات بکەی ئامادەم بێمە بەردەم دادگا وەزارەتی کارەبامان هەیە بەڕێز طبعا ناکرێ بچتە ناو وردەکاری بەس تەنها لەسەر داهاتەکەی قساکەین ئەمە وەکو هاوکاریەک
يعني وەکو هاوکاریەک وەکو پشتیوانیەک بۆ وەزارەتە چونکە هەستەکەم کۆمەڵی ئیشی باشی کردووە بە وجدانەوە باسی بکەین لەگەڵ ئەوە کۆمەڵی خەلەلیشی هەیە بەس تەنها داهاتەکەی بەڕێز سەرۆکی پەرلەمان یعنی ئێمە حکوومەت وەکو لە پلانی استراتیجیەکەی هاتووە باسی ئەوە کە پلانیان هەیە بۆ وەرگرتنەوەی پارەی ئاو و کارەبا یعنی خەتەرترین قسە قورسترین بەڵێن ئەو بەڵێنەیە یاخود ئەو قسەیە یاخود ئەو پێشنیارەیە کە تۆ بۆ خەڵکی بکەی بەس لە خۆتە ئامادەیت نەبێ ئامادە نەبی خۆت جێبەجێ بکەیت ئەمە وەزارەتەکانە 21 وەزارەت و ئەوانەیە ئەمە ناوەکانیانە کەی ناردوێتی کاک یاسینی بەڕێز ئەندازیار یاسین لە 21/2013 ناردوێتی بۆ لیژنەکەی ئێمە وەزارەتی دارایی و ئابووری بەڕێز 587 ملیۆن دینار قەرزارە ئەی تۆ وەزارەتی دارایی وەزارەتی خەزیانە و قەرزار بێت خوا چۆن داوا لە خەڵکەکەی پارە بداتەوە یعنی ئەمە منطقی تایە لۆجیکی نییە ینی هاوڵاتی چۆن پابەندە بێ حکوومەت خۆی پابەندە بێ بەخۆیوە بەڕێز وەزارەتی پلاندانان 76 ملیۆن دینار قەرزارە طبعا تر ئەوە بۆ نمونە وەزارەتی پەروەردە 10 ملیار دینار قەرزارە وەزارەتی کارەبا حکایەتەکەی لێرە وەزارەتی کارەبا خۆشی قەرزاری خۆیەتی ئاسەیکەن وەزارەتی کارەبا 115 ملیۆن دینار قەرزاری خۆیەتی ئەمە دوو پەیامی تایە پەیامی یەکەمیان ئەوەیە کە دەربڕی خەلەلی شێوازی بڕیار و بەڕێوەبردننی کارە ئیداریەکانە کە بەڕێز وەزارەتی دارایی تا ئێستا ئەو پارەی کە پێویستە وەزارەتی کارەبا بۆ خۆی خەرجیکا بەڕێز وەزارەتی دارایی پێی نادا پارەکەی خۆیشی نادا پارە بۆ وەزارەتەکان خەرج ناکە ئەیوا چۆن نەبێ من نازانم ینی ئەمە هەموو کەسێ بێ هەستی پێ بکە و زوو چارەسەر بکرێ چ پێویستەکە من لە بۆیە هیوادارم ینی لەم ڕۆوە هیوادارم حکوومەت بۆ خۆی لە خۆی دەست پێ بکە وەڵڵا من هاوڵاتی بم 1 دینار نادەم بۆ کارەبا تا حکوومەت خەرزار بێ بەڵام لەگەڵ ئەوەشە هەر لێرەوە پەیامم بۆ هاوڵاتیانی بەڕێز ئەوەیە وەکو هاوکاریەک بۆ پەرەدان بە کەرتی کارەبا چەند پێیان نەکرد تا زووە قەرزی حکوومەت بدەنەوە ئەمە وەکو هاوکاریەک چونکە ئەمە بەرپرسیارەتێکی نیشتیمانیە بەڵام بەم شێوازە مامەڵەکردن بەڕاستی پێم وایە قسە لەسەر کورتێنان زۆر کرا طبعا و طبعا شێوازەکانی کورتێنان کە پرسمان پێ ناکرێ حکوومەت بە خەمڵاندنی هەرێمەوە پابەند نابێ ڕێگەنەدان بە بەشداریکردنی حکوومەت ئەمانە هەمووی ڕاستە حکوومەتی عێراق دۆستی ئێمە نییە هەرچی ئەوانەی ئێڵێن ڕاستە هەموو ئەو پاساوانەی کە باسی ئەوە کرێ بودجەی حاکیمەمان ناداتێ بودجەی سیادیمان ناداتێ دڵنیاتانەکەم قەت نایدەن ئەنواعی کێشەمان بۆ دروست دەکەن بەڵام یەک پرسیار وەڵڵی من سەری لێ دەرناکەم ینی بەڕێزانی ئەوە وەڵام بدەنەوە لە پاشکۆکانە هاتووە باسی هەوڵەکانی حکوومەتی هەرێمی کوردستانەکە بۆ وەرگرتنەوەی ئەم پارانە بەڵام ئێمە ئەزانین سیستمی حکومڕانی لە عێراق سیستمی فیدراڵیە هەرێممان هەیە حکوومەتی فیدراڵمان هەیە بۆ چارەسەرکردنی کێشەکانی بینی هەرێمەکان و حکوومەتی فیدراڵ دادگای فیدراڵی باڵامان هەیە بە پێی مادەی 93 بڕگەی 4 لە دەستوری عێراق حکوومەتی هەرێمی کوردستان بۆی هەیە بڕوا لەو دادگایە سکاڵا لەسەر حکوومەتی فیدراڵ بەرزکاتەوە یعنی ئیشی ئەو دادگا چییە لە کاتێکا سێ چوارێک لە دادوەرە بەڕێزەکانی کوردن لەسەر بەشی کورد ڕۆیشتونەتە ئەوێ ئەگەر ینی لێرەوەیە ئەگەر ئیشمان پێیان نییە با بێنەوە ینی کاتێکا تۆ پەنای بۆ نابەی منی پەرلەمانتاری کوردستان گومانەکەم لەوەی کە ڕەوایەتی لەلای حکوومەتی هەرێمی کوردستان بێ قەت بڕواناکەم ینی پێم وانە ئەگەر تۆ دادگاتەیە جارە چ پێویستەکە تۆ بڕۆی بەڕێکەوتنی سیاسی لەگەڵ فلانە حیزب و فلانە سەرکردەوە ڕێکەوی دادگاتەیە دەسووری ڕێگەی پێداوی هەرکایە ئەم ڕێگەتە گرتە بەر بەشەکانی وەرنەگرتەوە حسەکانی خۆت وەرنەگرتەوە کاک فرسەت طبعا ئەم بابەتە بە وردیە زانێ ڕۆڵی دادگای فیدراڵی چییە جەنابیشتانە زان بێگومان ئەنی بۆ پەنای بۆ نابن هەوڵی سیاسی چییە سەد وەفتی تر بنێرن بۆ ئەوێ ئەسڵە من ئەڵێم مەڕۆن چونکە ئەسڵ ڕۆیشتنەکە مەسرەفە لەسەر ژیانی خەڵک پارە ئەڕوا ڕۆن بۆ پارە وەرگنەوە پارەکە وەرناگنەوە پایە تریش خەرجەکەن بە جددی وایە ئەی تۆ جارە پەنا بە بۆم یا دەستورە خۆ ئەگەر باوەڕێکی بە دەستورەکە نییە کاگە فەرموو جا ببەرەوە
بەڕێز سەرۆکی پەرلەمان طبعا وەکو برادران ئاماژیان پێدایکێ لە هۆکارە هەرە سەرەکیەکانی کورتێنان زیادە ڕۆییە یاخۆت زیادە خەرجکردنە زیاد خەرجکردن و کورتێنان وەکو وترێ دوو دیو یەک دراونە ینی ئاوایە طبعا لە لاپەڕەی شەشتا هاتووە بوجەی هەرێم سنووردارە بە هیچ شێوەیەک لە ئاستی پێداویستەکانی وڵاتێکدا نییە کە ساڵەهای ساڵ وێران کراوە ژێرخانەکەی لەناو براوە والله ئەمە ڕاستە بەڵام تو ویژدانتان تو ئەو خوایی کە خاڵقی کردوین لە ئێوە پرسم وڵاتێک ئاوا وێران بێت بوجەکەی ئاوا کەم بێ ئەبێ چۆن کەسێک بەرپرسی بێ ئەبێ کەسێک بەرپرسی بێ زیادە ڕەوی بکە یاخود ئەبێ کەسێک بەرپرسی بێت حساب بۆ قورسایی هێلکەیەکیش لەسەر ئابووری وڵاتەکەی بکە کاتێکە تۆ بوجەکە کەمە وڵاتەکە وێرانە لە هەمان کاتە پلانیشی نییە وەکو پێویستیش خەمخۆری نییە ئیتر وڵات وێرانترە بێ یعنی کاکە ئەوەی هێنانەوەی ئەم پاساوە بۆ لە ئێستا نابێ بۆ پەردەپۆشکردنی خەلەلەکانی ئێستا بێ ئەبێ بۆ پند لێوەرگرتن بێ ئەبێ بۆ ئەوە بێ ئێمە لێرەوە هانی بەرپرسەکانمان بدەین زیادە ڕەوی نەکەن یعنی کارەساتێکی گەورەیە تۆ پارەی نەبێ وڵاتەکە وێران بێ پلانیشی نەبێ حکوومەتەکەشی وەکو پێویست ینی نازانم نامێ وشەیەک بەکاربێنم چی ناوێک بدۆزمەوە بۆ بەرپرسەکان کە بەم شێوەیە زیادە ڕەویەکەن ینی تەنها نمونەیەک ئەهێنمەوە لەسەر ئەم بابەتە سەرۆک وەزیرانی تکا دەکەم کە عەبڵە هەندێک هێمنی خۆت پارێز و قسەکانی خۆت بکە بەسەر چاو ببورە تکایە ببورە سەرۆک وەزیرانی نوێی بریتانیا کە هاتە سەر حکوم یەکسەر ڕوبەڕووی قەیرانێکی گەورە بوویەوە کە قەیرانی گرانبوونی بنزین بوو دڵنیام جەنابتان ئاگاتان لێیەتی ئەم سەرۆکە دووشتی کرد یەکەم داوای کرد لە هاوڵاتیەکانی خۆی لە کاتێکە سیارە لەناو شارە لێخڕن بە گێڕێک لێ بخڕن کەمتر بنزین ببا لە هەمان کاتە خۆی یەکەم جار دەست پێشخەری کرد پاسکیل لێ بخڕێ بەم شێوازە تۆ ئەتوانی زیادە ڕێی کەم بکەیتەوە نەک تۆ بڕۆی بۆ ئەم ساڵ 156 ملیار دینار دابنێی بۆ کڕینی سەیارە بۆ کرێی سەیارە بۆ سوتەمەنی سەیارە بۆ چاکردنەوەی سەیارە یعنی من نازانم ئەگەر بەرپرسانی ئەم وڵاتە بەو پەڕی ڕێز و حرمەتەوە بۆ هەمویان ئەگەرەکو کێشەیەکیان لەگەڵ هاوڵاتەکانی خۆیانە نەبێ وەڵڵا پێویستیان بەوە نییە کاتێکە سەرۆکێک لە شوێنێکەوە ڕوا بۆ شوێنێکی تر 50 سیارەی بەدواوە بێ جا خەرجیەکانی سیرکە بەڕێزان لە بارودۆخێکی لەم جۆرە تۆ چۆن کارەکە یعنی لە بارودۆخێکی ئابم شێوە کە ئەمە دۆخی وڵاتەکەمانە ئەمە وەزعی پەرلەمانە ئەمە وەزعی حکوومەتە ئەوە ژیانی خەڵکە ئێوە ئەزانێن ینی لە تازەترین راپۆرتی پێم وایە ڕۆژنامەی ڕووداو بوو یەکێکە لە ڕۆژنامە دیارەکانی کوردستان باسی ئەوە کە خەڵک هەیە لەبەر ئەوەی پارەی نییە بۆ چارەسەرکردنی نەخۆشیەکەی خۆی ناچار بووە مناڵێکی ببا بوو بیفرۆشێت ینی ئەمە ئەبێ هەمومان ڕاچەڵەکێنێ لە وڵاتانە ڕۆژنامە دەوری هەیە لە چاکسازیە ڕۆژنامە دەوری هەیە لە ڕاچەڵەکاندنی بەرپرسانی وڵاتە ینی بەڕێز سەرۆکی پەرلەمان پێم وایە لە بواری ڕۆژنامەگەریە یەکێکە لەو کەسانی کە شارەزایە و کاریگەری ڕۆڵی ڕۆژنامە ئەزانێ بەڵام ئێمە ئەوە ڕوودات و کەسی هیچ کەس ڕناچەڵەکێ خەڵکە بینن لە ژێر چادرایە دینارێکی نییە ینی هیچ خانووی نییە کەس هیچ ڕات ناچەڵەکێ ینی وەکو برادران باسییان کرد ئێمە لەگەڵ برادران طبعا خۆشبەختانە زۆربەی پەرلەمانتاران شار و شارۆچکەکان گەڕاوین والله ڕۆیشت لە قوتابخانەی وا بەم جستانە دەرگای پێوە نییە سۆبەشی نییە نەوتیشی نییە ئێتخوا تەلەبە خوێنکار وا پەروەردابێ لە هەمان کاتە مناڵەکانی ئێمەی پەرلەمانتاریش لە باشترین قوتابخانە خوێنن و مناڵی وەزیرەکانیش دیارە و بەرپرسانی تریش و بۆ نەخۆشیش ئەسڵ ناڕۆن بۆ نەخۆشخانەکانی خۆمان کەم جارێک ئەڕۆن ناڵێم ئەسڵ ناڕۆن ئەڕۆن بۆ وڵاتانی دەرەوە
ێ باشە هاوڵاتیانی تریش ئەم مافیان نییە ینی وەکو پەیامخان بەڕێز پەیامخان ئاماژەی پێدا قەیرانێکی هەرە گەورە لە بواری ژنا هەیە کە ڕەنگە ئەو باشتر پێناسەی کرد ناکرێت بوجە بەشێکی بۆ ئەوان بێ بە شێوەیەک لە شێوەکان کە چارەسەری کێشەکەیان بکات لە چوارچێوەی پلانە ناکرێت بەشێک لەم بوجەیە ینی ساڵی پار من لێرە وتم من بۆ یاخچیم ئەمڕۆ هەندێک برادری پەرلەمانتار گلەیان لێ کرد وتیان چۆنە بێ پەرلەمانتار بڵێ من بۆ یاخچیم ێ باش ئێمە بەدەنگی بۆ یاخچیەک و فەلاحێک و مامۆستایەکی جامیعە هاتوین ئەبێ ئەمڕۆ کە قسە لەسەر بوجاکەین ئەبێ قسەکانمان ڕنگدانەوەی واقعی کۆمەڵگەکەمان بێ ئەبێ قسە لەسەر ژنێکیش بکەین قسە لەسەر بۆ یاخچێکیش بکەین قسە لەسەر کرێکارێکیش بکەین ئەبێ قسە لەسەر پێشمەرگەیەک بکەین کە ینی بەڕێز کاک حەمە شارەزووری ئاگادارە هیچ پێشمەرگەیەک بەوانەشەوە کە لە سەنگەرەکانی بەرگریکردنان لە ئێستاە هیچ کامیان لە 500,000 دینار زیاتریان نییە بۆ ئاگاداریتان تویشدانتان پێشمەرگەیەک مانگی 500,000 دینار وەرگرێ یا 470,000 دینار وەرگرێ چەندی بۆ مناڵەکانی بێ چەندی بۆ کرێی خانوەکەی بێ چەندی بۆ چارەسەری کێشەی تەندروستی بێ چەندی بۆ ئەو هەموو خەون و خەیاڵە گەورەی بێ کە لە مێشکی هەیە وەکو منی پەرلەمانتار هیچی طبعا هیچی بەش ناکە بەشی چی بکە بۆ باقی فەرمانبەری وەزارەتی دارایی هەیە بەڕێز وەزیری دارایی لێرێ دوێنێ تەلەفۆنی کردووە ئەڵێ من شۆفێرم لە وەزارەتی دارایی مانگی 300,000 وەرەگرم طبعا دامەزراوە ئەمە فەرمانبەرە خوا 300,000 نا باشی چیەکە بۆ کەسێک 4 منە وڵی ئێوە 4 مناڵم هەیە خانووشم نییە دەبزانم بەشی چیەکە ینی پرسیارە بۆ بێ من 8 ملیۆنم هەبێ ینی ناکرێتتر تاکەم عەدالەتە دەسەبەر نەکەین لە ڕێگەی یاسایەکەوە بۆ بێ ینی بۆ زیرە 8 ملیۆنی هەبێ و 1 دنیا پارەش لەبەردەستیا بێ 8 ملیۆن وتم یەکەم کەدا وتم بابەتم جەنابوو ینی هەندێک ببورن هەندێک هەڵسوکەوتی هەندێک ئیشوکاری ئەم حکوومەتەی خۆمان هەیە کە پەرلەمانی لێ بەرپرسیارە منیش لێ بەرپرسیارم شۆم قسەی بەڕێز وەزیری پلاندانان زۆر تەواوە وتی بۆچی باسی منەکەن بۆچی باسی بەرپرسیارەتی خۆتانی شتێمە دۆرا چوونکەن بەڵێ بەرەوەڵڵا بەرپرسیارەتی ئەمەیە بە دەرەجەیەک خۆشمان هەر فراکسیۆنی گۆڕان بابە وتم تۆی گۆ لێنە بۆ ماڵ ئاوا بێخوا کاکە پەرلەمانتار 8 ملیۆن وەرەگرێ فەرمانبەری وەزارەتی خەزیانە 300,000 وەرەگرێ ینی هەندێک خەرجی هەیە نمونەیەکی زۆر سادا وەکو وایە پیاوێک 4-5 مناڵی هەبێت مناڵەکانی جلیان لەبەرا نەبێ و بەشێک لە مناڵەکانی پێڵاویشان لە پێیان نەبێ بەسە ڕوا قەرزەکە بۆ ئەوەی سیارەیەکی ئاخر مۆدێلە کڕێ بۆ کوڕێکی ئێوە وڵاتوە چۆن بەڕێوە ڕۆ هەندێکی شێ وایە نمونەشتان بۆ هێنمەوە یعنی زۆر مەبەست بە ئەم بابەتە من ئەمڕۆ کە قسە لەسەر بوجاکەم تکایە یعنی ئێوە تا ئێستا و پرسیارەتان بە مێشکان تەئکید هاتووە ئێوە زانن بەشێک لە وڵاتە ڕقیانە لە مەسئول ڕقیانە لە بەرپرس ڕقیانە لە وەزیر ڕقیانە لە پەرلەمانتار ینی ڕقیانە لە هەر ناوی بەرپرسیانە ڕقیانە لێو بۆ تا ئێستا و پرسیارە ناکەین خێرە ڕقیانە لێمان خۆ من تاوەکو تەنەکەچی بووم طبعا پێشتریش ئیشم تەنەکەچی بۆ ڕاستە خەرجی قانونیشم کەس ڕقی نەبوو لە من بەڵام ئێستا پەرلەمانتارم ڕقیانە چونکە ئەزانن من لە ماڵێکی باشم ئەزانن من سیارەم هەیە ئەزانن مناڵەکەی من خۆش ئەژی بەڵام لە هەمان کاتا ئەزانن خەڵکیشم لەبیر چووە طبعا بۆ هەمومان ڕاستە کابڵەت کە باسی بودجە بکەت کە باسی بوجەکەم بەڕێز سەرۆکی پەرلەمان کێشەی پرۆژەکان طبعا پرۆژەکان کێشەی جاجیان تایە ڕووی دەمم بە پلەیەکەم لە بەڕێز وەزیری پلاندانانەکەم هەندێک پرۆژە هەیە بۆ بەگرەی دەرونی بۆ خەڵک بۆ نمونە جادەی دووسایدی هەڵەبجە چەند ساڵە تەواو نابێ پرۆژەی ئاوی خاص لە قڵاتزە تەواو نابێ نەخۆشخانە 400 قەڵەیەکە و دەیان پرۆژەی تر لە هەموو قەزا و ناحەکانە یعنی تاکە ئەم کێشانە چارەسەر ناکرێن گرفتێکی تر من ناتوانم ناوی شوێنێکی دیاری کراوە بێنم چونکە چۆن چەندە کفری پێویستی بە دایانگە هەیە هێندەش پێنجوێن و قڵاتزە و ڕانیە و دووکان و چەمچەماڵ و زاخۆ و باقی ناوچەکانی تریش پێویستیان بە نەخۆشخانەیە پێویستیان بە دایانگەیە پێویستیان بە
پرۆژەی خزمەتگوزاریە بە دووسایتکردنی ڕێگاوبانەکانیانە چونکە پیاو نازانێ ئەچیتە هەر شوێنێک هەمان کێشە وجودی هەیە ئیتر نازانم دیفاع لە کوێ بکەیت پیاو سەرجەکەی تۆزە ئیحراجە بی بە شوێنێکی دیاریکراوە بیگری هەرێمی کوردستان هەمان کێشەیان هەیە ئەنی ئەمانە بەڕاستی شیاوی ئەوەیە خەمیان بۆ خۆی ینی کێشەیەکی هەرە گەورە هەیە تۆ لە هەرێمی کوردستانە ئەگەر سەیریش مرکزی شارەکان بکەی لە ڕووی دروستکردنی بیناوە گەشەکردنێکی سیر هەیە بەڵام ئەم گەشەکردنێکی ناقصە ینی گرفتدارە قەیرانە کاتێکا تۆ لە تەنیشتی ئەوە پەرە بە گوندەکان نەدەی ینی تۆ گوندەکانت ئین کردووە گوندەکانت پەراوێز خستووە لە پاڵەوە دیارە 100% نییە ئەمە بەڵام وەکو پێویست پلان نییە بۆ ئەو بابەتە بۆ ئاودانکردنەوەی گوندەکان بۆ گوندێک مەدرسە ئەبەی جادەی بۆ نابەی کارەبای بۆ ئەبەی شتێکی تری بۆ نابەی یعنی تۆ کاتێکە ئەتەوێ پەرە بە گوندەکان بدەی ئەبێت لە هەموو ڕوویەکەوە بایەخی پێ بدەی ئەبێت جیاوازی نێوان گوند و شار کەم بکەیتەوە ئەمە زۆر گرنگە یعنی تۆ هەوڵ بدە دە گوند ئاوادان کەرەوە خەڵکەکەی بەرەوە بۆی لەوە باشترە 100 گوند 100 پرۆژەیان بۆ جێبەجێگە هیچیشی ئاوادان نابێتەوە نمونەیەک لەسەر دیارە زۆر گرنگە لە بوجا بایەخ بە دروستکردنی بەنداو بدرێ گرنگ بایەخ بە دروستکردنی پۆنت بدرێ پۆنت طبعا جنابتان نەزانن حجمێ بچووکترە لە بەنداو بە تایبەت وەکو بەڕێز کاک سالار ئاماژەی پێدا گەرمیانێکێکە لەو شوێنانەی پێویستی بە پۆنت هەیە هەموو شوێنێک زۆر گرنگە بۆ گلدانەوەی ئاوەم پۆنتانە هەبێ دیارە بڕێکی شەیە خۆشبەختانە و لە گەرمیانە ئێستا ژمارەیەک ئیشی تیاکرێ من بۆ خۆم داوای زیاتر ناکەم چونکە ئەوانەی هەیە لەم ماوە ئیمساڵ بکرێ بەسە بۆ ئەمساڵ بەڵام یەک ئیشکالی بچووک ئەخەمە بەردەست بەرچاوی بەڕێز وەزیری دارایی لە گوندی ڕەزوار کە یەکێکە لەو گوندانەی سنووری گەرمیان پۆنت تێ دروست کراوە تێچوونەکەی 500 ملیۆن دینارە طبعا سکاڵیان هێنا بۆ لای من ڕۆیشتم سەردانم کە سکاڵیان ئەوە بوو کە شوێنی پۆنتەکە خراپە بۆ نمونە لێرە دروست ئەکرێ بەرمیلێک ئاوەگرێ گەربی بەنە ئەیرا 10 بەرمیل ئاوەگرێ خەڵکی گوندەکە هاتن ئەوە ڕۆیشتم سەرەکەم بەڕاستی وایە ینی ئەگەرەکو پۆنتەکە لێرە دروست کرایە بە هەمان پارە 10 بەرمیل ئاوی ئەگەر لە بری بەرمیلێک ئاو طبعا پەنامان برد بۆ وەزارەتی کشتوکاڵ لەگەڵ کاک پێشەوا تۆفیقا لیژنەیەکیان نارد پۆنتەکەیان بینی دەرکەوت بەڵێ ڕاستە شوێنی پۆنتەکە ئەکرا لە شوێنێکی باشترا بێ بۆ ئەوەی تۆ پارێک خەرجەکەی بۆەوەی بڕێکی زیاتر ئاو بگرێ واتە پرۆژەکە بە شێوەیەک لە شێوەکان شکستی هێناوە دەرکەوت شکستی هێناوە بەڵام 100% جێبەجێ کراوە ئەڵێم ئەیدە باشە ڕایگرن با ئەگەر خەسار کرا لە نیوەی بگەڕێتەوە باشە ئەڵێن ڕێنمایی حکومەتە بەخۆیانە بێ بکریانە بێ نەکرێت یەکاگە پارەکە تۆ 170 ماوەتەوە پارەکە بێنە لە شوێنێکی تر هەنێک پارە بخەسەری بۆ ئەوەی پۆنتێکی باشتر دروستکەی ئەڵێ ناکرێت منیش ناتوانم وەکو بەرپرسیارەتی خۆ بڵێم کاکە با ڕابگیرێت چونکە دوایی هیچ زمانێک نییە من جارێکی تر پۆنتێکی باشتر بۆ خەڵکە دروستکەم ئەنی ڕێنمایی چۆنە بێ وایە کاتێکە دەرەکەی پرۆژەیە خراپە 120 بۆ 130 بێ ڕایگیری باشترە لەوەی تۆ 100% پارەکە بڕوا و ئیسفادەشی نەبێ بانکەکان یەکێکە لە کێشە هەرە گەورەکان بە تایبەت ینی ئەگەر متابعەتان کردبێ لەم یەک دوو مانگی ڕابردووە ببورن کێشەی پێدانی موچەی فەرمانبەران هەیە مامۆستایان زۆر دواکەون ینی ئەمڕۆ بۆ ئاگادایەتان لە هەندێک شار و شارۆچکەی هەرێمی کوردستانە مانگرتن کراوە لە دەرسوتنەوە لەبەرەوەی موچیان وەرنەگرتووە ینی بەڕێزان تکاکەم هەندێک نمونە ئەهێنمەوە پێویستە بۆ دەوڵەمەندکردنی بابەتەکە بۆ پشتیوانیکردنی قسەکانی خۆم لە ئیتالیا لەم ماوە تووشی کێشەیەکی دارایی بوونەوە یەکێک لە ویلایەتەکانیان بەشێکی زۆر لە پەرلەمانتارەکانیان بڕێک لە پارەکانی خۆیان خستگەڕاندەوە بۆ خەزێنەی گشتی وەک هاوکاریەک بۆ ئابووری وڵاتەکان بەڵام لە هەرێمی ئێمە لە کاتێکا سیستمی بانکی کێشەی تایە پەرلەمانتار و وەزیر ئەڕوا موچەکەی خۆی پێش هەموو کەسێ وەرەگرێ بەڵام فەرمانبەری تر پێی نادرێ خۆشم طبعا خۆشم خۆم یەکەم کەس کە قسە لەسەر هینەکەم قسە لەسەر پەرلەمانتار ناکەم قسە لەسەر سیستمی حکومت سیستمی ئیدارە و دارایی ئەەکەم بەڕێزان لە ماوەکانی ڕابردووە برادرێک باسی کرد ببوورە ناوەکەیم لە بیر نییە بۆی پشتیوانی بکەم کێشەی لافا و ئەوانە دروست بوو ئەمڕۆژ جارێکی تر هەمان کێشە دروست بووەتەوە لە هەندێک ناوچە بڕیار بوو قەرەبوو بکرێنەوە بەڵام تا ئێستا قەرەبوو نەکراونەتەوە
من صدر لقلتم باشا صدر لقلتم لبريطانيا للصين لافاوة لزور ولاد لافاوة بس لأمريكا لافاو لكاتي هالبجاردكاني أمريكا قصك الزور توا بس يعني لأمريكا ببلا باريجي بو ترخان كرا بو دانوا من نعلم أمريكانية بس أما شوار مانغا يعني بون هندق ناوجه سي مانغا توشي لافاوة تو نيكا نما وديكاكا خربو يمكنوا هل يروا من دواياكم هيا أصيب هذا نزیکەی 10,000 هاوڵاتی دیارە پێم خۆش بۆ من لە کاتی یاساکان پێشنیازم بکردا بەڵام پێشنیاز زۆر کرایتر با منیشە لەگەڵ خەڵکا ببیانی 10,000 هاوڵاتی ئەم هەرێمە سنوورداش کراونەتەوە لە وڵاتانەوە لە ئەوروپاوانە بە زۆر نێردناوەتەوە لێرە یەک دنیا تووشی کێشەی دارایی و کێشەی دەرونی و ئەوانە بوونەتەوە نزیکەی 10,000 کەس و گەنجی ئەم وڵاتن ینی ومێ دەکەم لە بودجێ ئەم ساڵە ئەوڕێک لەمانە بدرێتەوە و لە چین و توێژەکانی تریش کە باسمان کرد وبرئ سەرۆکی پەرلەمانتکە کە من ئەم گفتوگەیان بە دیاریکراوی لەگەڵ بەڕێستانە ینی ئەمەیان بەتایبەت حکوومەت دان بەوە نا زیادە ڕەوی هەیە ئێمەش هەمومان حەڕ ڕوومان کردووە لە حکوومەت و گلەی لە حکوومەتەکەین ڕەخنە لە حکوومەتەکەین بەڵام لە بیرمان نەچێ پس بوجا تەنها پەسەندکردنیە چاودێریکردنیشە چاودێریکردن بە پلەی یەکەم ڕاستە حکوومەتیش خۆی دەستگای هەیە بۆ چاودێری بەڵام یەکێ لە ئەرکان لە کۆڵەکە هەرە سەرەکیەکانی پەرلەمان چاودێریکردنە ینی کاک دڵشاد دوو نمونەی باس کرد نمونەیەکیان باسی ئەوەی کرد کە بە ئیمزا قسە سەر بە هەدەردانیشە طبعا بە ئیمزای ئەنجومەنی وەزیران بە فەرمانێک نزیکەی 700 کەس بە دوو فەرمانی جیاواز 700 کەس گەڕێنراونەتەوە بۆ سەر وەزیفەکەی خۆیان بە حساب وەکو لە فەرمانەکە هاتووە ئەمەیە لەیرە دوای نێرم تەواوی بەڵگەکانتان بۆ لێرم ئینشاءڵڵا بە حساب ئەمانە بەهۆی شەڕی ناوخۆوە دەرکراون بەڵام لە کاتێکا سەری لیستی ناوەکانەکەی بەرواری دامەزراندن بەرواری دەرکردن نووسراوە بۆ نمونە عەبدوڵڵا محەممەد نووری عەبدوڵڵای مەلانووری با بڵێن نووسراوە عەبدوڵڵای مەلانووری لە 1970 دامەزراوە لە 1970 دەرکراوە 1970 چ پەیوەندێکی هەیە بە 94 98 شەڕی ناوخۆوە کە تاریخێکی زۆر ناخۆشە بۆ ئێمە بۆ ئەم دووشتە تێکەڵەکەی لە یەک دنیا ناوی تایە بۆ نمونە هاتووە ئەلیفی کوڕی بە لە 2009 دامەزراوە لە بەرامبەریشی نووسراوە مباشرەی نەکردووە 2009 مباشرە نەکردن چ پەیوەندی بۆ تێکەڵیەکەی خۆ تۆ ئەگەرە و کێشەیەکی چارەسەری کە طبعا کاک فرسەتی بەڕێز ئەم بابەتەی بینی زۆر پشتیوانی کردن کە بیکەمە پرسیار کاک لەسەر کردن بە پرسیار بەڵام کاک فرسەتیان تخوا بامەش بڵێم ئەمەم کرد بە پرسیارەکە لە 24 دەی 2012 کردن بە پرسیار چل ڕۆژی بەسەراتیە پەڕی وڵام نەدرامەوە لە کاتێکا بێ 15 ڕۆژ وڵام بدرێتەوە لە دوای ئەوە کردن بە پرسینەوە بۆ ئەوەی بەڕێز سەرۆکی حکومەت بانگ بکرێت بە ئێستاشەوە وڵامەکەم نەبینی باش ئەمە جەنابتان لێ بەرپرسیار نخۆ ئەمەرکی من نییە بەتەنها وەڵڵا لەبەر خۆم نییە ئەمە لەبەر وڵاتەکەیە لەبەر هەمومانە لەبەر چالاکردنی پەرلەمانە ئەین باسی داهاتی نەوت ناکەم چەند جار لێ پێچینەوە و لێ پرسینەوە هەر وڵام نادرێن ئەمە شتێکی سادەیە یعنی زۆر جار پێمانەوتێ هەر خەریکی نەوتن ئەمە شتێکی سادە و بەسیتە ئەی کاکە بۆ سەرۆکی حکومەت بێ وەڵڵا عیب نییە وەڵڵا گەورەیە طبعا باسی کاک دڵشاد جارێکی تر باسی کێشەی سۆناری کرد سۆنەرەوە لە خوشتەپەیە ڕەنگە شوێنەی گوازرا بێتەوە سۆنەر بۆ هەر بار هەڵگرێک دەبێتە ناو هەولێرەوە طبعا 30,000 دینار لێ وەرەگرن بە حسابی کەشفەکەن تۆی کابرا پشکنی بۆ ئەوەی کەشفەکەی پارەکەش لە خۆی وەرەگری سەتا تا ئێستا خۆشبەختانە سەتا با بڵێن لە 10,000 یەکیش دەرنەچووە با بڵێن تەقەمەنی پێ بێ ئەکرێەوە لێ وەرگری ئەوەی کە تەقەمەنی شتێکی پێ بۆ ئەم وڵاتە بەڵام 10,000ەکەی تر بۆ 30,000 لێ وەرەگری هەر لێشی وەرەگری 5,000 لێ وەرگرا ئەم بابەتە لە 16 5 2012 کردومە بە پرسیار بۆ سەرۆکی حکوومەت و بۆ ئەوی وڵام داتەوە بە ئێستاشە وڵام بۆ نەگەڕایەوە خۆ بام ئەرکی من نییە بەتەنها ئەرکی پەرلەمانتارانە ئەرکی طبعا ئەندامی لیژنەی نەزاهەشم جەنابتان ئەزانن وەکو ئەندامێکی لیژنەی نەزاهەش ینی حەقم هەیە و گلەیە بکەم پێمان ئەڵێن من چەندین جار لە بەڕێز سەرۆکی پەرلەمانم بیستە و توێ دیکاکە بڕۆم بە دوواداچوون کەن ئێوە کردمە چی بکەم یعنی ئێستا بۆیە قسەکانی پەرلەمانتارەکان درێژە لەبەرەوەی بە دوواداچوونەکانم هیچ وڵامێکی نییە بۆیم گلەیانە لە حوزوری جەنابتان ناکەم خۆزگە لە کاتی خۆیان وەڵام وەرگرتایە بۆ ئێستا بە 5 دقە تەواو کردایە والله
بەڵێ بەرەوەڵا ڕاست بەڕێ سەرۆکی پەرلەمان آخر قسم داوای لێبوردنەکەم زۆر تکایە بمبەخشن بەڕێ سەرۆکی پەرلەمان دوا قسەم جارێکی تر ڕووم لە جەنابتانە ڕووم لە خۆمانە یەک دنیاگلەیمان لە حکوومەت کرد یەک دنیاگلەی لە تامورەزگاکانی تری دەرەوەی خۆمانەکەین وڵای تر من قسم تەنها لەسەر بودجەی پەرلەمانە بە کورتی زۆرنا بۆ ئەم ساڵ 55 ملیار دینار تەرخان کراوە بۆ بودجەی پەرلەمان من هەر لە ئێستا واڵێ من بودجەیە زۆرە هیوادارم بەلای کەمەوە 20 ملیار دیناری لەکەم بکرێتەوە من بە پێویستی نازانم یاسایشی سەلمێنم بۆتان تکایە بە سنگفراوانیوە لەم برا بچووکەی خۆتانی وەرگرن ئەرکی خۆشمە ینی ئەسڵەن مافیشمە قسە لەسەر بودجەی دامەزراوەکەی خۆم بکەم پێش هەموو شوێنێک ئەسڵەن با بڵێن حەقی وەزیری دارایە بڵێ کاگە پێشەوەی قسە لەسەر ئێمەگەی لەسەر خۆ قسە بکە بەڕێزان چەند ساڵێکە ئێوە بەڵێنە دەن لە هەندێک قەزا و ناوچەی دیاریای هەرێمی کوردستانە نووسینگەی پەرلەمان بکڕن بیسێنن بۆ بینا بکڕن بۆ ئەوەی هاوڵاتی لەبەری ئەوەی دێ بۆ هەولێر نەیە بۆ هەولێر بۆ نمونە کابرا لە ڕانیە نووسینگەیەکی خۆی هەبێت یارە زاین بەکرێ بینا گیراوە قسە لەسەر ئەوە نییە ئەم هەموو پارەی بۆ تەرخان کرا لە 3 ساڵی ڕابردووە 214 ملیار دینار بۆ پەرلەمان تەرخان کراوە بۆچی نووسینگەی پێ ناکڕن ینی بۆ پێ ناکڕن ینی نووسینگە زەرورە من لە ئێوە پرسم بەڕێزان بەڕێ سەرۆکی پەرلەمان لە ڕابردووە کۆمەڵێک فەرمانبەر هەر فەرمانبەر هەیە دامەزراوە بۆ ئاگاداریتان ئەم ساڵ دامەزراوە 11 ڕۆژ داوامی کردووە بۆ ئاگاداریتان ناوەگەشی نایەنم لە 11 ڕۆژەکە دوایەوە سیارەیەکی بۆ کردراوە لە ماوەی 11 ڕۆژە بە 5 دەفتەر دۆلار ماڵیشی لە هەولێرە هەموو ئیشەکەی ئەوەیە بێتە پەرلەمان و بڕاتەوە بۆ ماڵەوە سیارەی بۆ بکڕە بە سیارێکی کەی بۆ بکڕە بە دەفتەرێک دۆلار بێ من تێناگەم بۆ هەر ئەبێ پەرلەمانتار و هەر فەرمانبەرەکانی مۆنیکا و وەنەو شەوشتیانە بێم ناو بازاڕیانەی کە هەیە خۆگرێ سیارێکی هەرزانیان بۆ بکڕی طبعا ئەمە لە 3 ساڵی ڕابردووشە هەروە بووە من تەنها ئەم دەورەی جەنابووی نییە خۆکرێ ینی لە 3 ساڵی ڕابردوو بە ئێستاشەوە بە داوای لێبوردنەوە ئێڵێم دەیان وەفدی پەرلەمانی کوردستان چووەتە ئەمریکا ئەوروپا وڵاتانی عەرەبی من پرسیارەکەم دوای ئێوە وەڵام دەنەوە من بڕندکایە ڕۆیشتنی ئەم وەفدانە بۆ وڵاتان چی کاریگەریکی هەبووە لەسەر کوالێتی یاساکانمان چی کاریگەریەکی هەبووە لەسەر ئەوەی لەسەر ئەدای پەرلەمانتارەکانمان طبعا دوایی داوای لێبوردنەکەم قسە مەبڕن با تۆزە مناقەشەی برایانە و خوشکانە بکەین ڕۆیشتنی ئەم وەفدانە توانی چی مۆدێلێک لە کاری پەرلەمانی بهێنێتەوە بۆ ئەم پەرلەمانە بۆ ئەوەی نەجاتمان لەم قەیرانە بێکێمەتیاین ڕۆیشتنی وەفد بۆ وڵاتان طبعا بە ئۆپۆزیسیۆن و دەسڵاتیشەوە ها ئەمە قسە لەسەر پەرلەمانتارێکی دیاریکراو نییە ینی بە شێوەیەکی گشتی کەی توانی بێتە مای ئەوەی کە ئێمە سازانێک بکەین لەسەر لانی کەم لەسەر بودجەیەک و کاک عەدنان ئاماژەی پێدا بۆ ئەوەی بودجەیەکی باشتر بۆ وڵاتەکەمان پەسەندکەین یعنی پرسیارە بۆیە من ئەمە جگە لەوەی ینی ئیتر پارە بۆ ئەنواعی شت خەرج کراوە ئەمە جگە لەوەی کە ینی پەرلەمانتار من بە حەقی نازانم وەکو پەرلەمانتارێک من بۆ خۆم چەند جارێک ناوی شماتۆتەوە تەقان بۆ سەفەر نەڕۆیشتم و ناشڕۆم بە حەقی نازانم ئەنگی 8 ملیۆن دینار وەرگرم کاتێکشان نەخۆشەکەوم لەسەر بودجەی پەرلەمان خەرجی بکەم ڕاستە یاساییە بەڵام بەڕاستی بەڕەوای نازانم لەگەڵ ئەوەشە بەڕێزان بەڕێز سەرۆکی پەرلەمان بە پێی مادەی 92 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمان کە هەمیشە بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەڵێ بە پێی پەیڕەوی ناوخۆ ئێمەش ئەڵێن بە پێی پەیڕەوی ناوخۆ هەر وەفدێک لە پەرلەمانەوە ئەڕوا بە وڵاتان ئەبێ بە بڕیاری پەرلەمان بڕوا نەک سەرۆکایەتی پەرلەمان بە پێی مادەی 92 ئەڵێ پەرلەمان بۆی هەیە نەیوتووە سەرۆکایەتی پەرلەمان بۆی هەیە لە دەسەڵاتەکانی سەرۆکی پەرلەمانە نییە ئەمە دەسەڵاتەکانی سەرۆکایەتی پەرلەمانە نییە ناکرێت بە تەوافقی نێوان فراکسیۆنەکان بکرێت واتە هەرچی وەفد ڕۆیشتەوە بە دەرەوە بەوەی ئۆپۆزیسیۆن و دەسەڵاتەوە هەمووی نایاساییە ئەمە جگە لەوەی هیچ سوودێکی نەبووە بە ڕەئی من بۆیە من لەسەرەوە ساسە پێم وایە بایی چارەسەرکردنی کێشەکانی ناوخۆ ئەتوانین لە ڕێگەی ئینتەرنێتەوە زانیاری وەرگرین بۆیە من داواکەم
تا ئەو کاتەی تا ئاستێکی باش قەیرانەکانی ناوخۆ چارەسەرەکەین واز دەم شتانە بێنین ینی بۆی ئێمە لە خۆمانەوە دەست پێ بکەین وەکو پەرلەمان دواتر ڕەخنە و گلەی لە حکوومەت بکەین. دوا قسەم ئەوەیە ینی دوعاکەم لای خوا بەدڵەوە و داواکەم لە پەرلەمانتارانی بەڕێز و ویژدانی هەموو کەسێکەکەم بە حەکەم هیوادارم وەکو کاک عەدنان ئاماژەی پێدا ئەم بودجەیە کە دوا بودجەی ئەم خولەیە خولی سێمی پەرلەمان بە شێوازێک پەسەند بکرێ کە تەواوی چین و توێژەکانی ئەم وڵاتە لی سوودمەند بێ بە شێوازێک پەسەند بکرێت کە تا ئاستێکی باش چارەسەری کێشەی هەژاری بکە تا ئاستێکی باش چارەسەری کێشەی تەندروستی و کێشەی ژن و کێشەی مناڵ و تەواوی کێشەکانی تری ئەم وڵاتە بکە و زۆر داوای لێبوردن نەکەم کە سەردانیمێشا زۆر سوپاس. تا بەیانی سەعات 10 پێش نیوەڕۆ بەخواتان دەستپێرین و هەربژین.